بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوی خۆی گەورەتان لێبێ خۆشەویستان لە هەر شوێنێکەوە بینەری ئەم شەوی سیگەوهەی ئومێد دەکەین هەموو لایەکتان باش و تەندروست بوون و بتوان ئەم شەوە کە شەوی 27 مانگی پیرۆزی ڕەمەزانە با پەرستش و عیبادات بەڕێ بکەن و بتوان ئەم شەو پیرۆزانە بکەنەوە. ئەبینین لەم شەوەدا من خۆم هەر کە هاتم کا گۆران ماشا ئەڵڵا گەڕەکەکان یعنی کوچە و کۆڵانەکان هەمووی بەرنەئەکەو ئیتر خەڵکێک لە مزگەوت هەندێک لە ماڵەوە هەرێکۆ بە جۆرەگەم شەو زیندووە کاتەوە و زیاتر لە شەوەکانی تریش خەڵک گەرم و گوڕی هەیە بۆ ئەوەی کە ئەم شەوی لە دەست خۆی نەدا بۆ پێی کە هەندێک ئاماژە هەیە دەوترێت ئەم شەو شەوی لەیلەتول قەدرە بۆی کە زیاتر باسی ئەم بابەتە بکەین بێگومان دواتر لەگەڵ میوانەکەماندا هەندێک گفتوگۆ دەکەین بەڵام پێشەوەی کە بچمە لای کاگۆران و لای میوانەکەمان پێم خۆشە باسێک لە سپۆنسەرەکانم بکەم. سپاس بۆ MK شۆپینگ کە ناونیشانیان لە جادەی کاک ئەحمەدی شێخە سەر مزگەوتی گەورە لە بازاری بەختیاری یەکەم دوکان و هەروەها باخان حیجاب کە ناونیشانیان لە بازاری ئاوباریکە لە نهۆمی دۆم لە دوکانی 119 و 120. کاگۆران سڵاو لێبێت. سپاس دەکەم. خۆشەویستانم سڵاوتان لێبێ خوای گەورە ڕۆژ و تەراویح و عیبادەت و لەیلەتول قەدرمان لێبوڵکە ئینشاء الله. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. خوای گەورە ڕزق و ڕۆزی و خێر و بەرەکەت بڕژێ بەسەر سفرە و خوانی هەمومانە. خوای گەورە لێمان خۆش بێ لە لێ خواشبوانی مانگی ڕەمەزان ئینشاء الله. خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کە ئەم شەویش لە خزمەت مامۆستایەکی زۆر ئەزیز مامۆستایەکی بەڕێز باس لە گەورەی و فەزلی شەوی 27 ئەکەین. ئادەبەکانی شەوی قەدر چین دەبێت لەم شەوەیە چی بکەین چۆن بپارڕینەوە لە خوای گەورە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عادل شاسواری مامۆستای زانکۆ مامۆستاگیان ستودنت ئاوادان کردەوە یاخوا بەخێر بێ. سپاس بۆ جەنابەت یاخوا بەخێری مامۆستاگیان. مامۆستا سەرەتا حەزەکەم باس لە ڕێز و گەورەی شەوی قەدر بکەین چۆن ئەم ڕێزەی لێنراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم اجعل من عتقاء شهر رمضان اللهم بلغنا ليلة القدر. اللهم آمين. خوای گەورە خێر و بەرەکەت و گەورەی شەوی لەیلەتول قەدرمان بەنسیب بکات. بەڕاستی یەکێکە لە هەرە گەوهرە گرنگەکان لە ژیانی ئومەتی ئیسلامدا. ئەم لەیلەتول قەدرە ناوی خۆی بە خۆیەوێتی یەک سوورەت بە کاملی لەسەر ئەمە دابەزیوە. ئەمە یەکێکە لە گەورەیەکان. لە ناوی باسی چیەکە؟ باسی دابەزینی قورئانەکان. قورئان گەورەترین و گرنگترین کتێبێکە تاریخی بەشەریەت بە خۆی وەی بینی بێت کە یەک غەڵەتی تیانە. هەرچی شتێک مرۆڤ لە هەموو زمکانە جیاوازەکاندا لە هەموو حاڵە جیاوازەکاندا پێویستی پێی بێت بۆ دنیای و بۆ ئاخرەتی تایەتی. ئەو قورئانە پیرۆزە لەم شەوە مبارەکە دابەزیوەتە خوارەوە. ئەمە گەورەیەکی ترە. ئەم حاڵەتە لە قورئانە 4 جار باس کراوە. یەکەمیان ئەوەیە کە هەر سوورەتەکە خۆشی بە ناوی سوورەتی قەدرەوەیە کە بە کوردی ئەتوانین بڵین شەوی شکۆ. لەیلەتول قەدر شەوی شکۆ کە من لە شعرێکیشدا ئاماژەم پێ کردووە. شەوی قەدر و ڕێز و وەفا ئەی عشق و پۆزش و تکا لە نێو عەرشی میهرەباندا گوڵبارانی هەزاران مانگ بە تۆ درا. ئەوەی کە لە ساڵانی زیری یاڵتونیا بە دەنگە خۆشەکەی عەلی حەمەد دەرێژیەمان لێوە. بەڵێ زۆر ڕاستە. ئاوازی کاک مەڕوان هەمە خۆشی بوتنیشی کاک عەلی حەمەد دەرێژ. اینجا بێژگە لە سوورەتی قەدر کە 5 ئاەتە باسی گەورەی و گرنگی شەوی لەیلەتول قەدرەکە کە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ وما ئەدراکە. آخر پێغەمبەر سەیید الئەنبیایە خاتەمی نەبیینە لەناو ئولو العەزمیشە سەرۆکی ئولو العەزمەکانە. 124,000 پێغەمبەر هاتوون سڵاوی خۆیان لەسەر بێ. لەناو ئەو 124,000 پێغەمبەرە 25 لە قورئانە باس کراون. 5 ئولو العەزمن. ئەم سەرۆکی ئەوانیشە. ئەو بۆ ئەو خوای گەورە بەکاری بێنێ وما ئەدراکە. ئەبێ ئێمە هەر دەرکی ناکەین. ئێمە هەر نازانین لەیلەتول قەدر چییە. بێژگە لەوە لە سوورەتی دوخانیشە ئاەتی 3 ئینا ئەنزەلناه فی لەیلەة مبارەکەة ئینا کنا منذرین. لەوێش هەر بە هەمان شێوە هاتووە. و هەروە لە سوورەتی بەقەرە ئاەتی 185 شهر رمضان الذي أنزل فيه القرآن كشهر رمضان لو يشهر ما بس بي
ما دام أنزل فيه القرآن ما كواتا ليلة القدر ليه باسي وكا أما اللي قشتو أويش لتايبتيكا دواي أويش لسورة أنفال آياتي تشلويك أفرمي إن كنتم آمنتم بالله وما أنزلنا على عبدنا يوم الفرقان يوم التقى الجمعان كالزور بين مفسرين أفرمن يوم الفرقان يوم التقى الجمعان حفظ رمضان چونك بو أوي يكمين شربو كلينيوان حق باطل الرؤيا كجروبي پیغمبر صلى الله عليه وسلم بخوي صحابة كاني بدروا باشا لقال كيا لقال أبو جهل وجروبكي خويا لا شعراء كاني بدر ده وبشر وأوي كمين غزايا وجورتين غزاشة وهركس اللي جنجي بدر ده بجداري كربية بالتاريخي إسلام ناوي دروشاوية وخواي جورا لهميان خوش بوا باشا أما يكمين جنبو لنيوان حق باطلة كي رويدا حفي رمضان كواتا أبيش دي سنة كيوتا وناو بوسي مانجي رمضان باشا وهن يقل مفسرين أفرمون شبي ليلة القدر أكري حفي رمضان بي باشا طبعا رأيه هو دوات إن شاء الله لهنا كان رأي كان يعني الجهان الإسلامية اللي بيست بدوا نادرا وشبي قدر بالي خوي رأيه ونعلم أساقر بيشكوين اعتيادية من باسي أمشكم بلام خوي قورا أمره فأناسيت زور باشي أناسيت شد بسادي بخير بردمي قدري نازانيت أما هذا طبيعية يعني كان جار أفرد شوي كردوها زور بسادي مع باوان ياوي أنا بأكرة وكرة قدري نزانيو كان جار خومان وكو كر وكو أو خشكش مس أفرد شتمان دسكوتوها زور ببسيطي دسمان زور ببسيطيش تياتوا دسمان داوا يقول كردواري على كريك بباري أو بكري باري بفر بكري أو أيبا يا خوي همش تكان هروان يعني شد كاتي قدري زورا براستي هلاك بوني كي زوري بو كرابيت جهدي كي زوري بو كرابيت رنجي كي زوري لبيناوا درابيت يعني جهد ورنج وجنجي لبيناوا بخت كرابي إنجاز يعني بس تكاد ما وصا دوني ما وصاي كي برز لم جاي جناب الداني يشتو باسي لو كت يعني إما مايك معناها مايك لا تشند واظم عن مايك يعني بيدوا أجر إما القرآن شو كدي يجيب كلا يتر شو كان يتر فرامو شكرا واني أو مبسطيته أو بشي كيتي أويا براستي بيغمر صلى الله عليه وسلم لحديثك أفرمي ألا سلعة الله الغالية ألا سلعة الله الجنة بس نرخي بهشت للاي خواز زورة تو أبي جهدك زور طواو سرفكي لو مدة زمنية تمني خوتك بيد دراوة تاوك بتواني بيبي بشايني أويك خواي جورة بهشت بداتي إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة خوي الأصل إما جنگ من جنگي أشتيه بو أو أشتيه من أبيت دست من كويت كلبهشت هاي باشم أم جنگي كلقل هنا عيكين شيطان عيكين أو جنگي كلقل أرزواتي خومنا عيكين أو جنگي كلقل حزو خليا كان منا عيكين أو جنگي كلقل حتى جانو وشتاني كريمان لي أجرن دسمان أجرن كان نروني بيش ولا ري بعدي ديني والروحي وإيماني أو شتانو أم هم جنگان اللي بيناوي أوايا رزمندي خوا بتشنينا ولا كوتايا بهشتي خوا من بنسيب ببيت كمن قناعت ما رزمندي خوا جولتين بهشتا چونك تو رزمندي خوا دسك ولا صد بهشت دسك وتوا صد براستي هل الدنيا شا يعني تو هست بكي أوي أركي سرشاني تويا برامبر بخواي قورة جيبجيت كردوا ريك للدلو ولي لبهشتاي شاو بنو قينو دس قرصة دلو طاو ريك ليخربو بهشت ريك واي خوي أم حالة الروحية أم مرونتا وكو إيرانيا كان أم آرامشا براستي إنسان زور تشيجي لوركي خوي لأصلي شا بهشت روي بهشت أو حالة الروحية بودروسك كتو ما تشتهيه الأنفس وتلذ الأعين هرشي هوايتي بو أخواسي هرشي آرزوي أكي هرشي حزل بينيني أكي هموي لكي هي لوي هي لبهشت هي إخوي أما أصلي موضوعك تجاري وهي كسيك أبيني أصلا بهيج ناتي وكم بعدي ماتي بس ببينيني أو وندا طلت أكريشة أو وندا أجشيتوا لروي روحي وخليك أفرد راس جوان إخوي أما براستي خويتي
باش مامۆستا لە نێو شەوانی قەدری شاوەکو هاوکارم ئاماژەی پێکرد دەشەوی کۆتایی دەوترێت شەوانی قەدرە لە نێو ئەم شەوانەشا شەوی 27مان هەیە کە ئەم شەوەیە ئێمە لی دانیشتون و کەسانێکی زۆریش نوێ ئەم شەوە بە عیبادەت و پەرستش بەڕێ بکەن ئایا ئەمە لە هیچ ئاماژەیەک هەیە بە ئەوی کە شەوی 27 شەوێک بێ لەو شەوانی کە لێلە قەدرە یان ئێوە چۆن لێ ئەڕوان بەڵێ لە ڕاستیە من گەڕان بە دوای ئەو حەدیسانە کە سەبارەت بە شەوی لەیلەتول قەدر هەبوو لە مەصدەرەکانە لە کتێب حەدیسەکانە بە گشتی هەوڵمدا لە هەموو صحیحەکان سیر بکەم یەکەم جار بخاری و مسلم حديثك هنا ولا أبي هريرة أفرميت من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ومن قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه باشا كواتل ليرة وأقر بدواي أو بقرين ليلة القدر ما عندك جاري ببرن نو رمضان ونيا أكيد أما كم حديث بالله ليرة إيمانك طواوما فيه بيت و ئەوەی ئەدای واجبی خۆمانە پێویستی بیکین لە نوێژکردن لە ڕۆژووگرتن لە هەڵسخان و دانیشتەکان ئەوانەی کە ضرورن بۆ مانگی ڕەمەزان و بە هەمان شێوە لە بڕگەی دومیشە بۆ لەیلەتول قەدر لەیلەتول قەدر چی پێویستە بەڕاستی دڵێکی صاف پاک باشە دەستنوێژێکی ڕەکوی پێک باشە بڕۆرە سەر بەرماڵ چی ئەتوانی بکەیت بیکە لە نوێژ لە دوعا لە قورئان لە پاڕانەوە لە لاڵانەوە لە گردن ئازایی بەخشینەوە بە خەڵک باشا بێژگەلەوە چیتر ئەتوانی بکەیت ئەلەو زەمەنە دیاریکراوە ئەتوانی چیترش بکەیت چونکە هەندێک لە عولەمایان ئەفەرمون چۆن شەوەکەی بەڕێزە ڕۆژەکەشی بەڕێزە ئەبێ وریان ڕۆژەکە بین نابێت ڕۆژەکەی بە خەوتن هەمووی بەرینە سەر بەڕاستی نابێت بە مۆبایل و بە ئینتەرنێت و بە کۆمەڵێش کاکە ئەمانە هەمووی بخراولاوە ئەم کاتە دیاریکراوەمان هەیە بۆ ئەوەی بەڕاستی بەرهەمی تیا بچنینەوە چونکە بە تەمەنمان کورتە کەمە قیاسم بە میلەتەکانی تر و بە ئومەتەکانی هەر زۆر کەمین لبرو أما ياك دوميان حديثي كي ترمان هي لأبو سعيد خدريوة رواية كراوة كإمام مسلم أي جريتوا لتفسير ابن كثير اجتهاد ولا سر أمشي ليلة القدر أفرمي بيغمبر صلى الله عليه وسلم خويو كومال يقل صحابة كان يقل دانيشتن دي شبي يكمي رمضانيا طاوكر واعتل يك وتهدى باشا بأميدي شي اعتكاف ينكرت باشا وكاني بأميدي أوي ليلة القدر عندس كوت بي دعاء وجبرائيل هات فرمي أي بيغمري خوا أوي بدوايا أقرين لدواوية يعني لم ديانبو ريك خوي كدانا نشتوا هامو صحابة كان تريشات اللي قال دانيشتوا واني كدانيشتون ديسان دي دول مش دانيشتون يعني اللي ينزوها تاوكو بيست باش كطوابو انجا ديسان جبرائيل هاتوا خدمتي فرمي أي بيغمري خوا أوي كبوي دانيشتن ليرانبو لبيشتروية يعني برو بيست بوسي بالله دواي أو بو بيانيكي وحتى بياني بيستو يكي رمضانك يا بيستكا بالله بيغمر صلى الله عليه وسلم متاركي دابو أو صحابانيك اللي دبريبون فرمي كي لقل ما دانشتبو أتواني دوباري كاتوا چونك دل نيابا ليلة القدر لا دشبي كوتايا كواتا يكم جار حديثة كما يسألوا ولا رمضان أم حديثة لچنايا لدي كوتايا حديثي دواي أو أفرمي لعائشة وأنا قريتها بخاري ومسلم هردو كان روايتي عن كردوا تحروا ليلة القدر في الوتر من العشر الأواخر باشا كوات لدكي كوتايشا هاتا كاما كان تاكا كان وتر كان يعني بيستو يك بيستو سي بيستو بينج بيستو حوت بيستو نو دكبو ببينج باشا حديثي دواي أو حديثي كا مسلم روايتي كردوا باشا لزري كري حبشوا بومان باسكا كأو برسيالي كردوان لأبي كري كعب درباري براكي واتا ابن مسعود وتوتي لهم برسيو درباري شوي ليلة القدر ايش فرميتي اگر هموش وكاني صال دانيشي ليلة القدر بنسيبه بيت الله يوجوتي رحمة لبراكم بلام خوي ايزاني لمانجي رمضان ايو لا أواخر رمضان شايو ولا شبي بيستحبي شايو أماش حديثي كتير أي لأنه تاكا كان ينتي بيستحبت هل لسر أم بيستحبتا؟ لا حديثي كتير معناه للصحيح جامع الصغير مجلدي يقلا برا بينصدوا حود درمنا جمالي حديثك 2200 بيغمر صلى الله عليه وسلم أفرميت شاورواني ليلة القدر بكن للشبي بيستحبتا ريك أمن صحته وصحيحي كواتل لو بسرعة بيشو ما وصا اشتكاني خوش تاني طاوكي بيغمري خوا بتهيبت صلى الله عليه وسلم
گرنگیەوە بەشەی 27 بەڵێ ئەم حەدیسەمان هەیە و صحیحیشە لە صحیح جامع الصغیردا هەیە بەڵێ ژمارەی حەدیسەکەشم عرض کردن بەڵێ بێگومان باشە دوای ئەوە لە ڕووی ژمارەیەوە ئێمە زۆرجار لە ئاینی ئیسلامە بۆ زۆر شت ئەڕۆینە سەر ئیعجازی عەدەدی ژمارەیی لەمەشە ئاماژەی پێکراوە هەندێک جار ئەنجا ئەپێکرێ هەندێک جار نایپێکێت بەڵێ من نازانم ئەیپێکی یان نایپێکێ بەڵام ئەمە لە زۆر کتێبا بینیومە باشە ئەڵێ ژمارەی وشەکانی سوورەتی قەدر 30 وشەیە ڕێک بەرامبەرە بە 30 جوزئی قورئان باشە ژمارەی پیتەکانی سوورەتی قەدر 114 ڕێک ئاماژەیە بە ئاەتەکانی قورئانی پیرۆز 114 سوورەتەکەی قورئانی پیرۆز باشە اینجا وشەی هي لسورتەکەدا کە ئەکەوێت ئاەتی 5 سلام هي حتى مطلع الفجر ئەو هي مەبەست پێی چییە لەیلة القەدر باشە ئەکەوێتە وشەی ژمارە چەندەوە 27 جوانە باشە ئەڵێ ئەگەر ئەمە ئاوا هەمووی بەسەر یەکەوە سیرکین کەواتە هي 27مینە ئەکاتە شەوی 27 ڕەمەزان لەیلة القەدرەکە بێجگە لەمە وشەی لەیلة القەدر لە 9 پیت پێکاتوە 3 جار دووبارە بۆتەوە لە سوورەتەکەدا 9 ضربی 3 بکە ئەکاتە 27 باشە کەواتە ئەڵێ بەپێی ئەمەش بێت شەوی لەیلة القەدر ئەکاتە شەوی 27 والله أعلم طبعا حدیثیشمان هەیە لەسەر 21 لەسەر 23 لەسەر تاکەکان بەتایبەتی 1 و 27 يعني 21 و 27 وعرضم كردن رأي مفسرين جاي لسر حفظة باشا وإيتر لرأسي جاء رأي هي لسر وشك أقوري لصالحكم هلا ابن كثير هي تفسير ابن كثير سورتي قدر أتواني سيدي بكيت أفرمي أمصال بو أوصال ببي رأي هندي لزنان ما وصل قرانك شلون يعني أكري أمصال لشوي بيستو يكابيت صالح لشوي بيستو سيابيت صالح لشوي بيستو حوتابيت أما الرأي جوانية بوي كمسلمان بتوان يعني أو شوي عم بركوي أما باش إكيتي لو جوان تروي خو الصال يعني بهموش وكانت تواني بلي أقوريت يعني أسأل لا هي ما بيستو حوتا لهم الدنيا أم شوي بيستو حوتا أخبر راسي خو ببي ولات پیغمبر صلی الله علیه و سلم بر رمضان فرمی مانگتن بینی روزو بگرن مانگتن بینی جشن بکن وانیا باشا اما ای بینین روزو اگرین او دیو نای بینید روزو ناگری کواته اما گینه 27 او کاته 26 یگومان یکی پیش اما ولاته پیش اما گرتویتی بو او کاته چند 28 واش فرقك لبروا أكري أم حالة أم قران كريتي أبي أما بشيكي سيري يستاي سر زبيبك ليرة يستحالين كخزم ماني دوست ماني ناسيا ماني لخارجة يستلفني بوكا لهندي أولادي يسر روجة إلا لا يخوان بيستو حوتي رمضان وليلة القدر ليلة القدر نبيها أجر هل قدر شيء بيه يومي قدر يومي صد ما هو صيب الرز خوش تشيب كين يعني باشترين عبادة كان لم شوانها تشين حزا كان بو زور جوان براستي شكرنويكي جوانت بو شو كان قدر كرت خوي قولد زاوباتو إن شاء الله بيم بلاي تش عبادتك زور جرينجا بو ويك مسلمان لم شوية خواني بيو سر قلب كان يعني تشي جرينجا دعاء كان القرآن خوينا ذكر كان تشيب كان بالي لراسي پیغمبر صلى الله عليه وسلم زور تأكيد كاتو لسر أويك إنسان داوي خوش ممكن لخوي كورا حضرتي عائشة دايك إيمان داران رضا ورحمة خوي لبي أفرمي لبيغمبر خوان برسي صلى الله عليه وسلم متم أي بيغمبر خوان أجر شوي ليلة القدر هاتو من ويستم دعاء بكم تشيبكم شو دعاء كم تايبت بيبا وباشا فرمي اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا فاعفو عني أو بتاج أفرميت بس طبعا لبروي خوي بوا إما أجر بجمع جبيلين فاعفو عنا لا روايتك شاهية كريم شيخ راوة تسر كجنامة بداية برنامجك كفرموت كريمك شتيابو يعني اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا أما لراسي الدعاء تهيبته بشوي ليلة القدر نبي بيدمان براسي بالتسبيحة ونيم بيكين بعد صدانا بكين بعد دو صدانا بعد هزار دانا أما زور مهمة باش يكيتري ويا بيغمر صلى الله عليه وسلم زور تأكيدي كردوت للدواء اللي خوشبون لأخوي كورا من الراسية قران بدواي وابزانم بوشي بيغمر صلى الله عليه وسلم أو أنت تأكيدي كردوت لسر دواء اللي خوشبون بو أو بكين كاتو دوست وامصة بالي أنا والله قربان سيرم كرد ومان باسكيت لبر أوي يكم شتيان أوي كخوي كورا لقرآن أفرمي باشا لا سورة آل عمران آياتي الصدو بستوبيانج والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله هيج كسنية لقناه خوش بيت
لێ خۆشببوون ببەخشێ بێجگە لەخوا بۆیە پێغەمبەر ئەفەرمێ داوای لێ خۆشببوون لەخوا بکەن مەیەک بەڵگەی قورئانی بەڵگەی حەدیثی لە چەندین حەدیثە هەمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ فإنه لا يغفر الذنوب إلا أنت هەمومان لەبەرمانە سيد الاستغفار کە یەکێک لە حەدیثە صحیحە کان باشە ئەفەرمێ چی اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت باشا كواتا بس خوا لێ بردەیە لێ خۆش بووە بۆی ئێمەش ئەبێ داوای لێ خۆشببوونی لێ بکەین جارێکی تر هەمانە لە حەدیثێکی ترا کە لە حەدیثی افتتاحیایە کاتێکە نیەت ئەهێنین و الله ئەکبەری تەکبیرەی نوێژدا ئەبەسین کۆمەڵێ دعامانن پێغەمبەر صلى الله عليه وسلم فێری کردوین یەکێ لەوانە ئەوەیە وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا وما أنا من المشركين إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا من المسلمين اللهم أنت الملك لا إله إلا أنت ربي وأنا عبدك ظلمت نفسي واعترفت بذنبي فاغفر لي ذنوبي جميعا إنه لا يغفر الذنوب إلا أنت أو جاري كتر باشا جاري كتر همانا أبو بكر الصديق كي يكيك لخوشويسترين ونزيكترين كسكان ولا بيغمري خواه صلى الله عليه وسلم رجيكي زور كم حديثي لي كانوا يكي لو حد زنامه باشا لا بيغمري برسيو صلى الله عليه وسلم أي بيغمري خواه دعاءكم فيربك لنيجا بكم باشا بيغمري صلى الله عليه وسلم بيفرمي قل بلي اللهم إني ظلمت نفسي ظلما كثيرا ولا يغفر الذنوب إلا أنت باشا يعني ديسانا مش هاتوا يعني أما چند جار أم حالة تمان هي لچندين حديثة بيغمبر صلى الله عليه وسلم جاري كان بيكني إمامي علي كرم الله وجهه فرمي أي بيغمبر إخوة بچي بيكنيت بيغمبر صلى الله عليه وسلم فرمي براستي پروردگارت سرسامة ببندكي كاتيك الله اغفر لي ذنوبي لقناها كانم خوش با يعلم أنه لا يغفر الذنوب خيري لكاتيك دا أزانيت جقل الله كز لقناها كان خوش نابيت للرياض الصالحين أو حديثات كواتا أصلي بابتك أمية كإيما بويا قرنق داوي لي خوش بون لخواي قورا بكين چونك لراسي دا خواي قورا لێ خۆش بووە و بەس ئەو لێ خۆش بووە تۆ بێنێ بەرچاوی خۆت بەسیترین غەڵەت دەکەی بەرامبەر بە کەسێک دەجار پێ بڵێ داوای لێبردنەکەم هەر لێت خۆش ناوێت سیفەتە لەناو مرۆڤەکانە مامۆستا زۆر ینی بەڵێ لە دڵیا هەر ئەمێنێتەوە زۆر سێرە دەجار پێ لێ داوای لێبردنەکەم کەچی ڕۆژێک هەر پێت ئەڕێژێ ئەوەی کە هەر لە دڵێ بەڵێ هەر لە دڵی ئەمێنێتە بەڵام خۆی گەورە وانە وەکو وڵێ هەزار گوناه و یەکتر ئەمە بەشێکێتی بەشی دووەمی ئەوەیە ئێمە لە ڕاستی هەمومان گوناهبارین هەمومان پێغەمبەر صلى الله عليه وسلم خۆی ئەفەرمێ كل بني آدم خطاء وخير الخطائين توابون کەواتە باشترین شتێک بۆ کەسێک کە گوناهبار بێ خەجاڵەت بار بێ ڕووسیا بێ چییە تەوبەیە داوای لێ خۆشبوونە لە خۆی گەورە لەبەرەوە باشترین شت دەوای بەڵێ باشترین فرسەتە چونکە تۆ یەک جار داوای لێ خۆشبوون لە خۆی گەورەکەی وەکو ئەوەیە 83 ساڵ داوای لێ خۆشبوون لە خۆی گەورە کرد بێ هزار مانگ زیاتر یعنی 83 ساڵ باشە ئێستا مرۆڤی وامان هەیە لەم کوردستانە 75 ساڵ تەمەنێتی باشە لە 15 ساڵیەوە بۆ لەیلەتول قەدر دانیشێ ئەکاتە 60 ساڵ واناکە 60 لەیلەتول قەدری بەرکەوت بێت زەنێ کاتە چی زۆر مهمە هیچ کەسێک لە ئومەتانی ڕابردوونیە ئەوە نەتەمەنی زۆر بوو بێت چونکە 60 ضربی 83 ساڵی بکە بزانە هەر 20 ئەکاتە 1600 ساڵ هەرچی ئومەتانی ترەی هەمووی ئاواتی پێخوازن لە کاتێکدا ئەگەر ئەم لەیلەتول قەدرە نەبووە ئێمە ئاواتمان بۆوانە خواست چونکە ئەوان ئەڕۆشتن عیبادەتیان ئەکرد غەزایان ئەکرد خواناسییان ئەکرد فڵانیان جوهد و جیهادیان ئەکرد تەمەنیان زۆر بوو وەنی وەکو چۆن سەبەب نزولەکەی زۆرێک ئەیگەڕنەوە بۆ ئەوە کە یەکێک لە ئومەتانی ڕابردوو وا بووە 83 ساڵ چووە عیباهینی کردووە غەزای کردو لە پێناوی خۆی گەورە سەحابەکان هەمووی دۆش داوانەی پێغەمبەری خوا ئێمە تەمەنمان کووە تا بتوانانی 83 ساڵ غەزا بکەین لە پێناوی خوا ئەم ئاەت سورەتە تابەزیە خوارەوە مامۆستا دەوترێت لە کۆتاشەوەکانی مانگی ڕەمەزانە خۆی گەورە سێری بەندەکانێکە و زۆرترین کەس لە ئاگری دۆزەخ ڕزگارەکات و
ڕحمی خۆی گەورە زۆر فراوانە بێژگەر لەوەی کە ئێمە هەمیشە بیستمانە خێری هزار مانگی هەیەیان هەشتا ساڵی هەیە چ خێر و ڕەحمەتێک هەیە لەم شەوانەدا کە ئینسان بەدەستی ئێهێنێ هەم لە چێژە عیبادەتێکەوە هەمیش لەوەی کە لە ئاماژەکانە هاتووە. بەڵێ دەست خۆش بە بەڕاستی ئەمە یەکێکە لە پرسیارە جوانەکان کە لەم شەوا بکرێت. ئێمە گەڕین بەدوای ئەم وەڵامە بزانین ئایا بەفعلی ئەم شەوە چۆن جیا ئەبێتەوە لە شەوەکانی تر لە کاتەکانی تر ئەو ڕەحم و فیوزاتی خۆی گەورە کە لەم شەوا دای ئەبارێنێت ئەتوانین بە ئەرقام هەندێشت بڵین ئەتوانین دەرکی پێ بکەین ئەتوانین بزانین ئەم شەو لەگەڵ شەوەکانی ترا فەرقی چییە یەکێ لەو شتانە بۆ نمونە ئەوەیە کە لە پێشە عەرزم کردن کە ئەگەر ئێمە زۆر تەمەنمان 35 ساڵیش بێت باشە لە 5 ساڵەوە دانیش بین بۆ لەیلەتول قەدر خۆی گەورە بەنسیبی کردین ئەکاتە 20 ساڵ 20 ساڵەکە ڕێک ئەکاتە زەربی بکە زەربی 83 بکە ئەکاتە 1600 ساڵ یعنی ئێمە بەس بەوە ئەمە فیوزاتێکی گەورەیە ئەمە لە ڕاستیدا ڕەحمەتێکی بەرفراوانی خۆی زۆر دڵخۆشکەرە نەک 1600 ساڵ بە گوناه بەسەرمان بردووە بە عیبادەت بەسەرمان بردووە بە عیبادەتێکە خۆی گەورە قبوڵیەتی لێمان وەرەگرێ و بەرامبەر بەوە پاداشتێکی بەرفراوانی داناوە. یەکێکی تر لەوانە ئەوەیە کە لە حەدیثێکە کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی ئەکا ئەفەرمێ من قام ليلة القدر ثم وفقت له غفر له ما تقدم من ذنبه وما تأخر. يعني نەک بەس گوناهی ڕابرد و خۆی گەورە لێت خۆشە بێ گوناهی داهاتووش خۆی گەورە لێت خۆشە بێ ئەخ بەڕاستی ئەمە زۆر عەزیمە لە چه کاتێکی ترا ئەم ڕەحمەتە هەیە بەڕاستی لە دەستچوونە هەچ کەسێ لە دەست خۆی بۆیە ئینسان زۆر گرنگە ئێستا تۆ بێنە بە چاوی خۆت مرۆڤ ئەسڵەن بۆچی نوێژەکە بۆی خۆی گەورە لێ خۆش بێ بۆچی ڕۆژوەکرێ بۆی خۆی گەورە لێ خۆش بێ بۆچی قورئان خوێنێ بۆی خۆی گەورە لێ خۆش بێ دەفەرموو یەک شەو بەرامبەرە بە 83 ساڵ هەزارمان دەفەرموو بۆی قۆزەرەوە ئەو فرسەتە بێ قۆزەرەوە بتوانە کاری بکە خۆی گەورە لێت خۆش بێ ئەوەیە خۆی گەورە لە بیانۆ بۆی بەندەکەی زۆر ڕاستە. اینجا یەکێکی لە حەدیثەکان کە تورمزی و حاكم وابن حبان وابن خزيمة روايتي أكن أفرمي إن لله في كل ليلة عتقاء من النار همو شويك لشوكاني رمضان تشيتيايا هندي كس بربخشين لخواي وراء كون لأجري دوزخ باشا من ضمنهم ليلة القدر باشا يكي كتلوانا سورتي ملك أم شو إنسان بتواني بيخوينت باشا بپی حدیثی پیغمبر صلی الله علیه وسلم هر کسی شوانه پیش اوی بخوید سورتی ملک بخوینید خوای هموشوی خوای گورا لعذابی قبر ای بارز تفرمو بیخوینه بس امشو بیخوینه وکوای تو 83 سال سورتي ملكت خن تبارك الذي بيده الملك وهو على كل شيء ونيا ايه توس بين 8 سنه كامري خوات كرت ببي حديثي بيغمر صلى الله عليه وسلم فرمي 8 امتي من لبين شخص بو حفتايه باشا بس يكشوي ليله القدر بركه وتبيت سورتي ملكت يا اخوان بقدر همو 8 سورتي ملكت خوين دوت يا طواو او عذابي قبر النما لما باشتر هي خالي كتر سيد الاستغفار ويك اللي بيشا ما جمان بيكر اما بخوينا بيغمر صلى الله عليه وسلم حالتي اعتياديه افرمي او كسي ايواران بيخويني او شوا امري خواب كات وفات كات باشا خوای گەورە لێ خۆش بێت خاتە باشتەوە هەر کەسێک بەیانیان بیخوێنێت ئەو ڕۆژە وەفات بکات خوای گەورە خاتە باشتەوە دەفەرموو ئەم شەو بیخوێنە وەکوای 83 ساڵ خوێن بێتت وەکوای هەموو تەمەنت خوێن بێتت تەواو کەواتە لە هەر دقەیەکە بمریت خوای گەورە خاتە باشتەوە ئەم فرسەتە لە دەست مەیە ئەگەر نایزانی گوێ بگرە لەوانەی کە ئەیزانن باشا بابۆت بخوێنەوە تۆ گوێ لێ بگرە لە هەندێک حەدیث ئەمانە گوێگرتن لە قورئان 2 جار پاداشتی هەیە تۆ خوێندەکەی 1 جار پاداشت هەیە گوێگرتن لێ 2 جار ئەم فەرمودەیە ئەگەر بتەوێت لەبەریکەی ئەم شەو فریا ناکەوی لەبەریکەی ئەم شەو بەس گوێ لێ بگرە با یەکێک بیخوێنێ کەس نییە بۆت بخوێنم من بۆ دەخوێنم اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت بیخوێنن ئەمە بەڕاستی فرسەتە یەکێکی تر لەوانە سبحان الله چەند ئاسانە لەسەر زمان باشە چەند قورسە لە تەرازوی میزانی خوای گەورە هەر کەسێک ئەم شەو
100 جار سبحان الله بڵێت بەرامبەرە بەچی لە حاڵەتی ئەحتیاجیە بەرامبەرە بەوەی کە وەک وایە 100 عەبدی کڕی بێت و ئازادی کرد بن ئەم شەو بیخوێنە 100 جار بڵێ سبحان الله بەرامبەرە بەچی بەرامبەر بە 83 ساڵ عەبد ڕزگارکردن هەر شەوی چەند کەس هەر شەوی 100 کەس بۆ هەمووی ئەکاتە چەند ئەکاتە 100,000 وا ئەکا چونکە گە بەرامبەر بە 1000 مانگ 100,000ەکە بەڵام 1000 مانگ بۆ شەوەکان وەڵا زۆرەکە ئێمە نازانین خۆی گەورە خۆی ئەزانێ بۆ ئەلحەمدوللا بە هەمان شێوە هەر کەسێن 100 جار ئەلحەمدوللا بڵێت لە ئەم شەودا لە حاڵەتی ئەحتیاجیە وەکو وایە 100 ئەسپی کڕی بێت زینی کردبن هەموو پێداویستیەکانی بۆ دابین کردبن ناردبنی بۆ غەزا سوارچاکی باشی لەسەر بێت بۆی غەزا بکە لە پێناوی خۆی گەورە باشە دەتوو ئەم شەو 100 جار بڵێ ئەلحەمدوللا بە هەمان شێوە بەرامبەر بە 83 ساڵ پاداش تۆ وەریەگری وەکو وایە 83 ساڵ هەموو شەوەکانی وتبێتت 100 جار بڵێ الله ئەکبەر بۆ الله ئەکبەر بە پێی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو وایە هەر کەسێ 100 جار بڵێ الله ئەکبەر لە شەوی ئیعتیادیە باشە وەکو وایە 100 حوشتری کڕی بێت و سەری بڕی بێت لە پێناوی خۆی گەورە کردبێتی بە خێر و حەسەنات ئێستا ئێمە زۆرێک لە خەڵکی وەکو ئێمە هەژار بێت دەکرێت پارەت نەبێ خێر و خێرات بکە ئەگەر بۆ ئەوانەی کە هەیەە ئەم شەو خێر و خێرات زۆر گرنگە بیکەن بەڕاستی بەڵام ئێمە نەمان بێت چی بکەین 100 جار خۆ ئەتوانین بڵین الله ئەکبەر ئەوە 100 حوشترمان بۆ نووسرا خوانەی بڕێت ماوەسا شمال مفتی یا ڕەبی ڕەحمەت لە گۆڕی بێ و ئەم شەوی لە هەموو شەوی خۆشەوی ماوەسا شتێکی جوانی بخسمەوەتی هەندێک جار مەلایکەتەکان لە بەهەشتا خەریکی دروستکردنی بینان بۆ یەکێک لە بەندەکانیان لەپەر لە ئیشکردن ئەوەستن مەلایکەتی دراوسێڵێ بۆچی ئەوەستنەڵێ ڕۆژانەکەمان بۆ نانێرێ ڕۆژانەکەشیان سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر يعني چەند کەمە بەڵام چ پاداشتێکی هەیە چەندێ بێ ئاگاشین لەوانی خێرە گەورانە زۆر ڕاستە لە ڕاستیە ئەو چوار لەفزە بە تایبەتی سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر لە حەدیثی صحیحە هاتووە کە ئەو چوار ذیکرن کە خوای گەورە خۆشی ئەوێت تۆ بیهێنە برچەی خۆت لەم شەوە مبارەکە ئەو شتە بکەیت کە خوای گەورە خۆشی ئەوێت چەند ئەبێت دڵت خۆش بێ بەوەی کە خوای گەورەش سبەینێ ئەوە ئەکات کە تۆ خۆش دەوێت ئەی خوای گەورەش ئەوەکە بۆ تۆ ئەیوانە حتۆ لە دنیای ئەم بەسیط و سادەیی خۆمانە هاوڕەیەکە دەبێ شتێک بکە بۆ ئەوەی ها سوپرایزێک بۆ ئەو دڵی خۆشکەی باشە زەردەخەنەی بکەوێتە یعنی بڕوات هەبێ بەس شایانی بێت هەوڵ ئەدا لە کاتێکی ترا لە فرسەتێکی ترا سوپرایزێک بۆ تۆ بکاتەوە دڵت خۆش بکاتەوە دەی وەلیلله مثل الأعلى بۆ خوای گەورە ئەبێ چۆن بێت زۆر باش مامۆستا هەندێک جار بەندەکانی خوا ئەڵێن دوعاکانمان نزاکانمان جەنگ وەڵام ئەدرێتەوە قبوڵ نابێ یعنی لەم شەوەیە بە تەبی شەوی 27 کاتێک هەیە کە یعنی دوعاکان بە زووی لەلایەن خوای گەورەوە جێبەجێ بکەوە بەندەکانی وەڵڵاهی بە دڵنیاییەوە دوعاکردن لە هەموو کاتێکە بەبێ کاتی دیاریکرا و خوای گەورە فەرمێ ئەدعونی ئەستەجیب لەکم وانە باشە ئەدعونی هەندێک کەس ئەو من جارێکیان لە بەردەمی مزگەوتی گەورە و ئەڕۆشتم بۆ سەرەوە لە ڕێگەیە گەیشتم بە برادێک تۆزێت تووڕە و عەبوس دیار وتم چ خێر چی بووە تی وەڵڵاهی زۆر ئەپاڕێمەوە لە خوای گەورە شتێکم ئەویست شتەکەشی نەوت بم چییە بەس وتی ئەو خوای گەورەیە قبول نەکرد بەمەرجێ خوای گەورە ئەش فەرمێ ئەدعونی ئەستەجیب لەکم دوعا بکەن قبول یەکەم وتم ئادیبی لێرەوە تی ئەدعونی ئەستەجیب لەکم ئێوتم دە باشە ئەو یعنی چی تی یعنی دوعا بکەن قبول یەکەم ئێخوتم ئەوەیان کە تۆ ئەوە خۆ دەیڵێی خوا نەیفەرموو دوعا بکە قبول یەکەم ئەفەرمێت دوعا بکە وەڵامت ئەدەمەوە ئەدعونی دوعام لێ دوعام بۆ بکەن یعنی لێم بپاڕێنەوە لێم بلاڵێنەوە باشە منیش وەڵامتان ئەدەمەوە ئەستەجیب لەکم ئێوانە وەڵام دانەوەیە وتی یعنی چۆن ئێوتم یعنی جوابی داویتەوە بەڵام وتوێتی جارێ ئێستا قەیناکە ئەمە بۆ تۆ باش نییە بۆت ئەوکۆڕم بە شتێکی تر یان ئێستا ئەمەد بۆ ناکەم من لە ئیقداری خۆمە باشترم بۆ داناوی کاتێکی تر شتێکی تر بەو شێوە وتی ئاها یعنی وەڵامەکە دراومەتەوە بەڵام ڕەفزە وتم تۆ وای دابنێ باشە تۆ چۆن لی تێگەی
خوایەک بەو گەورەیە ئیشێکی بچووکی عەبدێکی خۆی لێی بپارێتەوە لێی بلاڵێتەوە بە مەرجێک پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێک دەست بەرز بکاتەوە بپارێتەوە لە خوای گەورە شەرم ئەکا دەستی بە بەتاڵی بنێرێتەوە تۆ ئەزانی وەڵامی نەدەویتەوە جوابی نەیاویتەوە شتێکی باشتری بۆ دانەناوی بۆی نەگۆڕیویبەوە ئاخر بەڕاستی هەندێ حەدیثمانەیە زۆر دڵخۆشکردن ئەفەرمێ مرۆڤی وا هەیە لە دنیا دوعاکانی قبول نەبووە زۆرینەی کاتێکە لە قیامەتە ئەڕوان کۆمەڵە پاداشتێکی زۆری ئەدەنێ مەلایکان ئەو ئەفەرمێ ئەمانە پاداشتی چین من کوا ئەوەندە خێر و چاکە و ئیشی باش و حەسەناتم کردووە ئەفەرمون ئەمانە هی ئەو دوعایەنەتن کە کردوتە و لە دنیا قبول نەبووە لە دنیا قبول نەبووە نەک قبول نەبووە بە ڕەهایی ئەخر بێ ئەو شانەیەمە ئاگامان لێ بێت وانە چۆنە بێ ئاگامان لێ بێ ئەوە قبول بوون نییە وەڵامدانەوەیە ئەمەشمان نەبێ ئاگا لێ بێت ڕەفزکردن نییە بە هەمیشەیی بە فری بۆ هەموو نا قبول ئەبێت بەڵام ئەکرێ لێرەنا لەم زەمەنانە لەو زەمەنەنا لەم کاتانە لەم حاڵانە لەوش بەڵام بە گشتی تۆ سەیری بکە باشە چەندین شت هەیە ئێستا هەتا ڕۆژێک هەبووە خەون بووە بەڕاستی ڕۆژێک هەبووە لاڵاوانەوە من هەر ئەم شەو بڕواتە بێ دوعامە کرد بم بەبەست بەدحوشت نییە من زۆر باش نیم بەڵام بۆ ئەوە ناڵێم بۆ هینەکاڵێم بۆ حاڵتەکە لەفزەکە ئەوە ئاگام لە خۆ نەبوو دوعامە کرد خوایە ئەوم بۆ بکەی کە بیرم کردەوە خۆ خۆی گەورە بۆ کردوم بەس من نییە پێشتە ئەوەنە پاڕا بوومەوە خۆی ئەوم بۆ ینی هەرزمانم ڕاهاتبوو لە سەری بەڕاستی بەڵام بالفعل ئەوەی بۆ کردوم وڵاتی یەکسە سوژدەیەک شکرم بۆ خۆ وتم خۆی گیان سوپاس دەکەم چونکە بەڕاستی ئێمە هەندێک جا لەوەی کە دوعاکان قبول نابێ خەتایەوەیە یعنی سوپاسی خوا ناگەن لەسەر ئەوەی یعنی وا ئەزانین شتەکەی کە بۆ نەکرد تەواوی تر ئەوە ئێمالکە ئەوە تر احتیاطی نا احتیاطی عزیزم بۆ قبول بوونی دوعا حمد و شکر بێ بکەی لئن شەکەرتم لەئەزیدەنەکم خۆ ئەوە ئاەتە ئێکەواتە تۆ ئەبێ ئەوە بەڕاستی سوپاسی خۆی گەورە بکەی لەسەر هەموو ئەو نیعمەتەی کە لە بیدایەت و پێوی لەسەر ئەوەی کە تۆی هێناوەتە ژیان لەسەر ئەوەی کە تۆی مە مسلمان دروست کردووە لەسەر ئەوەی کە خێزانێک و ئایلەیەکی ڕێکوپێکی پێداوی لەسەر ئەوەی کە فلان بەهرەی پێداوی لەسەر ئەوەی فلان شەهادەی پێداوی لەسەر ئەوەی فلان ڕزق و ڕۆزی پێداوی لەسەر ئایتر هەرچی دانیشە سوپاسی خۆی گەورە بکە لەسەر هەموو ئەو شتانە اینجا لە دواییشا بفەرموو ئەخوایەکیان خۆ دەفەرمی لئن شەکەرتم لەئەزیدەنەکم ئەو من سوپاس دەکەم لەسەر هەموو ئەمانە بە ئومێدم بۆم زیاکەی ئەم شتەشی بخەرە سەر ئەزانی ڕێگویستم ئەوە بڵێ مامۆسا ئادابەکانی دوعاکردن ئەوە یەکێکە لە ئادابە زۆر جوانەکان سوپاسکردن یعنی چی ترمانەی ئادابی دوعاکردن کە ئێمە لە کاتی دوعاکردنە بەشکم خۆی گەورە لێمان قبول کات دوعاکان بەڵێ لە ڕاستیە کۆمەڵێک ئاداب هەن کە پێشەوە ئیبن قەییمی جەوزی بەڕەحمەت بێت ئاماژەی پێ ئەکات لە کتێبی بەدائع الفەوائددا ئەفەرمێ یەکەم داواکردن شتێکی بەسوود بێت شتی بەسوود داوا بکەیت دووەمیان ئەوەیە لابردنی ناخۆشی و زەرەر و زیانێک لی وەکو قەرزاری نەخۆشی بەڵا موسیبەت ئەو شتانە ئەم دوو حاڵەتە زۆر گرنگن یعنی تۆ یەکەم یانە بێت داوای شتێک بکەی بەسوود بێت یانە بێت داوای شتێک بکەی بەسوود نییە لەسەرتە وەکو قەرزاریە وەکو نەخۆشیە وەکو ناڕەحەتی وەکو شتانی خۆی گەورە لەسەرتی لابات ئەسڵی دوعاش خۆی ئەم دوو شتەیە یان شتێکە پێت ببەخشێ یان شتێکە هەتا ناتەوێت زیادە زەرەرە لە کۆڵت کاتەوە اینجا بۆ ئەمە کۆمەڵی ئادابی داناوە یەکێ لەوانە ئەبێت خواردن و خواردنەوە و پۆشاکان حەڵاڵ بن لە ڕاستی ئەمانە پێشەکیەکانی دوعان ئادابەکانی دوعان دووەمیان دەست نوێژگرتن لە پێش پاڕانەوە دوعا ئەوە زۆر مهمە ئوسلوبی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە وا بووە ویست بێتی دوعا بکە ئیلا دەست نوێژێکی گرتووە دوو ڕەکە نوێژی کرد دوایە پاڕاوەتەوە ئێمە لە ڕاستیدا وا نایکەین جارێکم سەحابەیەک هاتە مزگەوت پێغەمبەر صلی الله علیه وسلم بینی باشە نوێژی کرد دوای نوێژەکە نییە هەر یەکسە یعنی وتی خوای لێم خۆش بوو خوای لێم خۆش بوو هەڵسای ڕۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم بانگ کردەوە فەرمی ئەوانە ئوسولی دوعا ئەوەیە یەکەم جار حەمدی خوا بکەیت بڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين دوای ئەوە الصلاة والسلام على نبي صلوات بنێرە بۆ من پێغەمبەر فەرمووی پاشا دوای ئەوە ئینجا دوعایەکەت هەیە بیکە نەک بە پەلەپەل بەڕاستی هەر بێن بەچەی خۆت ئێستا ئێوە دوو هاوکارن پێکەوە تۆ بتەوێ شتێک ئەو بۆت بکە باشە ئاوایە بڵێ و هەڵسەرەوە قسەکە بکەن لە نیوەی لێ ڕێگا بیکە ئەو نیوەی هەر گوێ لێ نییە بۆ دەکە نایکە
أخبر راسي ولله المثل الأعلى تو أدبت أبي زور بقوتر وزور قولتر وزور جوانتر بي لا شاو رفيقك لا شاو هاوريك لا شاو هاوكاريك نابي ببيو نابي لكاتي بيلا ولا بيكرنا ونابي لكاتي رويشتن بري يعني هندي شتي أبي ورياي بيد تو أمد دعوة كاريكي عريضة برزكي توا ويخوي قول بوت بكاوشتانا لبروا أبي أقاد لو بيت روكرنا قبلة باشا دعاكار أبي يكم جال خوي وداس بيبكات دعاء بو خوي بكات باشا وبو خلقيتر تكاكردن لخوا بخاطري چی ناو جوانەکانی خۆی گەورە زات و ینی صفەتەکانی خۆی گەورە باشە ئەسڵ ئەمەیە بەڕاستی بە خاتری ناوە جوانەکان باشە ئەسماء الله الحسنى اینجا صفەتە بەرزەکانی خۆی گەورە اینجا قورئانی پیرۆزیش ئەکرێت بێجگە لەمە بە کردەوەی خۆش دەکرێت کردەوەیەک خاڵیسەن بۆ خوا کردووە کۆی سێ کەسەکە کە چوونە کەوتنە ئەشکەوتەکە و دەرگاکە گیرە بەس بە کردەوەی خۆیان باسییان نەکرد پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیگەڕایە کە واتێ مەشە توانین بەو شێوەیە بکەین باشە بێژگەلەوە پاڕانەوەکە تاوان و پچڕاندنی سیلەی ڕەحمیتیانە بێت دوورکەوتنەوە لە تاوان واتە من یەک شتان بۆ عەرزکەم ئەلێرە گەر نەتوانم ئەویتیش باسکەم بەس ئەمە زۆر گرنگە جارێکیان لە کەرکووک بووم کۆمەڵی مامۆسای بەڕێزی وتاربێژی هەینیان کۆ کردبووەوە من و چەند مامۆسایەکی تر وتیان وەرن هەر یەکەتان لە بواری پسپۆڕی خۆتانە وتاریان بۆ بدەن ئەوەی من کە دایان نابوو ئەوە بوو فن الخطابة بين الإعلام والإسلام هنري وتاربێژی لە نێوان ڕاگەیاندن و ئایندا ئەویان بوو باسکەم خۆم زۆری لا کردبوو بۆ بابەتەکە سەعات و نیوێکی خەیان تا باسم کرد کۆمەڵ مامۆسایەکی زۆر دانیشتبوون گویان لێ کرد مامۆسای وای تیا بوو هەر بە تەمەنی منە وتاری یا بوو یعنی ئەوەندە پیاوێکی گەورە و بەڕێز و ڕیشسپی وتاربێژان بوو دوایی کە تەواو بووم یەکێ لەو مامۆسایانە کە تەمەنێکی زۆری بەسەر بوو لە وتاربێژیە لێمەوە نزیک گوتم مامۆساییان وتارەکەت پێ چۆن بوو وتی یەک دێڕ ئیسفادەم لێ کرد وتم یا ئەڵڵا ئەو دیارە چی بوو قوربان زۆر بە ئەدەبە و لێم پرسی بەڕاستی زۆرم بەلاوە گرنگ بوو ئەو پیاوە ئیسفادە لە من بکات زۆر مهمە باشە وتی ئەو دیارەش ئەو بوو فەرمووت ئەگەر هەر ناتوانن واز لە گوناه بێنن شەو ڕۆژی پێش وتاری هەینەکەتان گوناه مەکەن بۆ ئەوەی ئەسەری گوناه بە وتارەکەتان ئەو دیار نەبێت ئەنجا بەڕاستی من ئێستش ئەو هاڵێم بەو مسلمانانەی گویان لێمە بە خۆم بە جەنابەت بە تۆ خوشکە بەڕێزەکەم بە هەر کەسێک ئەی بیسێت و ئەم قسانەمان گوێ لێیە ئەگەر ناتوانیت واز لە گوناه بێنیت بە هەموو ژیانت بەردەوام تەوبە بکە ئەم شەو ڕۆژانەی کە هی لەیلەتول قەدرە گوناهی تیا مەکە هەرچیەک ئەزانی هۆکارە بۆ ئەوەی تووشی گوناه بیت دەستی لێمەیە بە مۆبایلەکە تووشی گوناه بی مۆبایل مەکەرەوە بە ئینتەرنێت مەیکەرەوە کۆمپیوتەرەکەت مەیکەرەوە هاوڕێیەکت هەیە تەلەفۆنی بۆ بکەیت و قسە بکەن و لەغو لەعب و شتەکەن مەیکە هەرچیەک ئەزانی حەسریکە لەسەر خۆت قەتعیکە لە خۆت تا بتوانی ئەم شەو ڕۆژە بە عیبادەتەوە بە پەرستشێکی باشەوە بتوانە خۆت وا لێ بکە لە بەردەمی خۆی گەورە ئەوەندە زەلیلی و ئەوەندە بچووکی خۆت دەرخە بۆ خۆی گەورە هەتا وەکو خۆی گەورە ڕەحمت پێ بکە کاکە خۆ ئێمە لە پێغەمبەر یونس گەورەتر نین پێغەمبەر یونس کاتێک کە کەوتە ناو سکی حوتەکەوە هەستی کرد غەڵەتی کردووە ئەمە عیتابی خۆیە ئومەتەکەی بەجێ هێشتۆ لە مووسڵ پرسی نەکردو بە خۆی گەورە یەکسەر خۆی بە گەورە نەزانی لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين يعني یەکسەر خۆی بە تاوانبار زانی یەکسەر خۆی بە زاڵم زانی باشە سەیری پێغەمبەر موسا بکە کاتێککە نەیزانی بۆکسەکەی کێشا بە کابرای قبطیە کوشتی پاشە یەکسەر دوایەوە تاوای لێبوردنی لە خۆی گەورە کرد باشە وە خۆی گەورەش یەکسەر لێ خۆش بوو سەیری بکە بڕواتان هەبێ هەرچی پێغەمبەرانن لە بەسیترین شتا لە بەسیترین ئەم لە پێش حەدیسەکەی کە باسمان باسی ئەبوبەکری سیدیقمان کرد ئەبوبەکری سیدیق بڵێ خوایە گیان من زوڵمم لە نەفسی خۆم کرد و لێم خۆش ببە باشە وە بێژگە تۆ هیچ کەسێ لێ خۆشبوو نییە بێژگە لە تۆ باشە ئەبێ ئێمە قڕ بەسەر چی بکەین کە لە کاتێکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئیمانی ئەبوبەکر بخەنە تایەکی تەرازووە هەموو ئیمانی ئومەتەکەم بخەنە تایەکی تەرازووی ترەوە باشە هێشتا ئیمانی ئەبوبەکر قورسترە بۆ ئەو ئەبێ وا دوعا بکە ئێمە چۆن دوعا بکەین بەڕاستی بێسەر بخەینە سەر سوژدە یعنی بڵێن اللهم إني أسألك حسن الخاتمة اللهم إني أسألك من فضلك ورحمتك فإنه لا يملكها إلا أنت يعني أبي إما ببارينا أبي بلين اللهم اغفر لي أبي بلين خوايا إما زليلي بردر جايتون خوايا إما رورشي برقابي كيتون خوايا لمن خوش با خوايا لجناه كان من خوش با يعني بسيطين خوبا جور زانين وخوبا شد زانين وأنا ما أنتيان نبي ببيت لم شوانا أبي أو بري جهد كن أبي أو بري هول دين يعني بتشنجا كريش بيت
بتوانین ڕەزامەندی خوا بەدەست بێنی چونکە بەچنگە کڕێ ڕەزامەندی خوا بەدەست بێنە فقد فاز فوزا عظيما لە جەهەنەم ڕزگارت بوو تەواو ئەوە ئیمتیازە ئەوە سەرکەوتنە ئامۆساگیان دەست خۆش چێژمان لەو قسە شیرینانی بەڕێزە وازین دوو خولەکە خی گەورە سەلامەتیکە خی گەورە ئینشاءالله بەئەجر و پاداش بۆ بەڕێست و بۆ ئێمە و بینەرانیش ئەنووسێ سپاس دەکەین مامۆستا عادل شاسواری مامۆستای زانکۆ کە لەم شەوەرە لەگەڵمان دووبارە بەخێر بێت بەڕێزان ئێمە بۆ گواستنەوەی شەوانی قەدر لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەچینە لای پامنێرانمان ئێستاش پامنێرمان ئیدریس محەممەد لە شاری هەولێرەوە ئامادەیە دەچینە لای ئیدریس بزانین لەوێ لە شاری هەولێر چۆن شەوانی قەدر بەڕێ دەکرێت و ئایا لە مزگەوتەکان تا چەندێک گرنگی بە زیندووکردنەوەی ئەم شەوە دەدرێت. بەڵێ سڵاوتان لێ بدەم کاتتان باش هەڵبەتە لە دوای لەگەڵ هاتنی کات ژمێر 12 شەو ینی نیوەی شەو هاوڵاتیان لە سەرجەم مزگەوتەکان یاخود لە سەرجەم شوێنەکان ڕوودەکەنە ناو مزگەوتەکان و مزگەوتەکان بەرەو ڕووی هاوڵاتیان و ئەو کەسانی کە عیباداتەکان بە کۆمەڵ ئەنجام دەدەن دەرگای مزگەوتەکان بە ڕوویاندا کراوە دەبێت. من ئێستا لە یەکێک لە مزگەوتەکانی شاری هەولێرم مزگەوتی بارۆگەردیە گەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە ئەو مزگەوتە ینی وەکو سەرجەم مزگەوتەکانی دیکەی شاری هەولێر ینی هەزاران خەڵک ڕووی تێکردووە ئەوەی کە تەنها لە زوومی کامێرەکەەوە دیارە تەنها ناو مزگەوتەکە ئەگەرنا لە بەشی دواوەی مزگەوتەکەش هاوڵاتیەکی زۆری تێدا ئامادەیە و لە قاتی سەرەوەی مزگەوتەکەش بە هەمان شێوە ینی ئەوەی کە دەبینرێت بە هەزاران کەس مەزندە دەکرێت و هاوشێوەی نوێژی هەینی موسڵمانان ڕوویان کردوتە ئەم مزگەوتە. لە مزگەوتە وتار بە ئامادەبووان دەدرێت و دەرفەت بە ئامادەبووان دەدرێت بۆ خۆیان کە عیباداتی تاکە کەسی چ نوێژ تەزبیحات سەڵاوات ئەستەغفیرڵڵاه یاخود هەر جۆرە زیکرێکی دیکە کە دەیانهەوێت بیکەن ئەنجامی بدەن یاخود بەشێکی دیکە لە ئامادەبووان مەبەستیانە کە زیاتر قورئان بخوێن و لەگەڵ قورئان زیاتر تێکەڵ بن و لە دوای کاتژمێر یەکشەوە دەست دەکرێت بە ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ نوێژەکان لێرە ئەنجام دەدرێت و لەلایەن مامۆسای ئەم مزگەوتەوە دواتر چەند نصیحەت و ئامۆژگاریەک ئەنجام دەدرێت یاخود پێشکەش دەکرێت و دواتریش کە نصیحەت و ئامۆژگاریەکان تاوکە بەشی دووەمی یاخود بەشی سێمی دووبارە نوێژکردن دەست پێ دەکاتەوە تاوەکو نزیک با کاتژمێر 3 شەو مزگەوتەکان لە شاری هەولێر بەم جۆرە بەردەوام دەبن. هەڵبەتە من تەنها لە یەکێک لە مزگەوتەکانم بەدڵنیاییەوە لە سەرجەم مزگەوتەکانی دیکەی شاری هەولێر و دەوروبەری هەولێر دەرگای مزگەوتەکان بەرەو ڕووی هاوڵاتیان داکراوە دەبێت و هاوڵاتیان لەم دەشەوەی کۆتایی ئەوەی کە من دەمەوێت ئاماژەی پێ بکەم و بەتایبەت شاری هەولێر کە خەڵکێکی ئاین پەروەرە و خەڵکێکی موسڵمانە زیاتر موسڵمانەتی تایدا زاڵە لەم دەشەوەی کۆتایی هەر دەشەوەکە بە تاکەکان و جووتەکانیشەوە زیندوی دەکەنەوە بۆ بەرزی ڕادەگرن و زیاتر هەوڵ دەدەن کە زیاتر دەور لەگەڵ قورئانی پیرۆزدا بکەنەوە. کاکتریس ئەگەر ئاسایی لە نوێژخێنانیان ئەو کەسانی کە ئامادەیان هەیە لە مزگەوتەکاندا بۆمان بدوێنی بزانین ئەم شەوانە چێگەێنە لای ئەوان و چۆن ئامادەیان هەیە لەوێ. هەرچەندە من پێشەچی ڕوخسەتم وەرنەگرتووە بۆ ئەوەی کە قسە لەگەڵ ئامادەبووام بکەم بەڵام من هەوڵ دەدەم بچمە لای یەکێک لەم کەسانەی کەوا لێرە ئامادەن. کاک حاجی سلام عەلەیکوم. ڕاستەوخۆ لەگەڵدام باسێکی گرنگی شەوی قەدرم بۆ بکە باسی گرنگی شەومانەوە بۆ بکە کە موسڵمانان ئەم شەوانە زیندوو ڕادەگرن. بسم الله الرحمن الرحيم الصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. طبعا شوشي زور قورية بنسبة مسلمانان خاصة 84 مانك حسابه لبو هر يكك لو مسلمانة كذا بنشيده وما جاي قرآني تدا بخيني ذكري خواي بكا تسبيحاتي بكا لبروي روجي شي زور قرنجا لحياتي هر مسلمانيك بيويستيشا شەوەکەی دابنیشی زیکری خوا تێدا بکە. هاتنی ئەو هەموو مسڵمانە بۆ نێو مزگەوتەکان بۆ زیندووکردنەوەی شەوی قەدر چی بە خەڵک دەڵێت چیمان پێ دەڵێت خەڵکی هەولێر چۆنن؟ دەلالت لەوەی دەکات کە خەڵکی هەولێرێ زۆر لە ناحیەی دین و دیانەت هیچ وەکو شارێکی تکەنیە شاری هەولێری شارێکی مەڕووبە یان دیارە سوڵتان مزەفەرەوە و شتە ماوە
دەستان خۆش بە قوربان خی گەورە عیباداتی هەموو لایەک تا ئەزمین زۆر سپاس من نامەوێت کاتی زیاتری ئەوان ئەو هاوڵاتیانە بگرم بۆ زیاتر کاتەکانیان بە عیبادات تەرخان دەکەن و ئێستاش مامۆستای مزگەوتەکە هاتووە ڕەنگە چەند خولەکێکی دیکە دەست بکرێ بە ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ بۆیە ئەمانەی کە دەبینن دیمەنێکی ناوازەی شەوی قەدرە لە یەکێک لە مزگەوتەکانی شاری هەولێر. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ئیدری، سپاس بۆ ئەو کۆمنتانەی ئەو قسانەی کە لە ئەو مامە حاجی بەڕێزت بەگرت. خوای گەورە شەوی قەدر بە نسیبی هەمومان بکە ئینشاءڵڵا. خوای گەورە بتوانین لەم شەوەیە کە شەوی قەدرە و شەوی 27 بتوانین خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین، بتوانین زۆرترین داوای استیغفار و لێخۆشبوون بکەین. بەڵێ کاک گۆران یەکێک لەو نوێژانەی کە زیاتر لە مانگی ڕەمەزانە و لەم شەوانەیە دەکرێت سەڵات و تەسبیحە و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەگەر توانیتان هەموو ڕۆژێ، ئەگەر یان نەتانتوانی ئەوە تا مانگی جارێک، ئەگەر هەر نەتانتوانی ساڵی جارێک، ئەگەر نەتانتوانی بە لە تەمەنتانە یەک جار ئەم نوێژە بکەن و نوێژەکە پڕە لە زیکر و یادی خۆی گەورە. لە ڕانیە سەبارەت بە ئەنجامدانی ئەم نوێژە کە نوێژی سەڵات و تەسبیحە دەچینە ڕانیە فەرموو. و کاکرەناسیشمان لەگەڵدایە لە هەمان کاتجا هەندێک زانیاریمان دەداتێ سەبارەت بۆی کە ئەم شەوانە لە شاری ڕانیا چۆن بەڕێوە دەچێت. فەرموو. بەڵێ سڵاوی خواتان لێبێت. دیارە هاوشێوی بەشێکی زۆر لە شار و شارچکانی تری کوردستان ئێستا من لە قەزای حاجیاوان ئەوەی دەبینی بەشێکی زۆر لە مسلمانان هاتوون لێرە شەوانی قەدر زیندوو دەکەنەوە. هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە بە شێوازە قەرباڵغ بووە، مزگەوتەکە پڕ بووە. دیارە پێش ئەوەش وەکو زانیاری بە ئێوە بەبینەرانی بدەم فستیڤاڵێکی قورئان هەبوو لێرە بە دیاریکراوی لە قەزای حاجیاو لە مزگەوتی گەورە لێرە بەڕێوە چوو. ئەوەی دەبینن دیمەنێکی قەرباڵغی زۆر لە 27 ڕەمەزان لێرە بەڕێوە دەچێت. بۆ زانیاری زیاتر من دەمەوێت یەکێک لە سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە وەربگرم. ماوەستا سڵاوی خوا لێبێت. زۆر سوپاس دەکەم ماوەستا، ئەگەر پێمان بڵێ ئاماستان چی بوو لە سازدانی ئەو فستیڤاڵە بە تایبەتی لە 27 ڕەمەزان و لە حاجیاوە؟ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ئێمە هەموو وەکو پێشەی هەموو ساڵەکەمان شەوانی قەدرمان زیندوو کردوتەوە. هەروەکو لە حەدیث پیامبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئێمەش وەکو هەموو سەرجەم شار و شارۆچکەکان ئەو شەوانی قەدرمان زیندوو کردوتەوە پێشەی هەموو ساڵێکمان بووە و خێر و پاداشێکی زۆریش هەیە و کە لە شریعەتی ئیسلامدا ئاماژەی پێکرا ئەم شەوانە شەوانی لێخۆشبوونن، شەوانی مەغفیرەت و لێخۆشبوونی رب العالمین بۆ بەندەکان. ئێوە هەموو ساڵێک وەکو نەریتێک ئەم فستیڤاڵانە ساز دەدەن؟ بەڵێ ئێمە هەموو ساڵێ ئەو فستیڤاڵەمان سازداوە و ئەو جار هەموو ساڵێ ئێمە سەڵات و تەسبیحیشمان هەبووە لە مزگەوتی گەورە. یعنی ئەوش کە سنەتێکی ڕسوڵ الله صلی الله علیه و سلم لە حەدیثە ئاماژەی پێکراوە، خێر و ئەجر و پاداشی زۆری هەیە. بەدەم هاتنی خەڵک چۆن بووە؟ گەنج و پیا و منداڵ و ژن ئەوەی دەبین بە شێوازێکی زۆر قەرباڵغ ڕوویان لە مزگەوت کردووە. بەڵێ وەڵای الحەمدولله سواز بەخوای گەورە وەکو خۆتان دەبینن، یعنی جمەی دێ مزگەوتەکان بە تایبەتی لە شەوانی 27 شەوەتاکان بەڕاستی الحەمدولله هەم لە پیاوان هەم لە منداڵان هەم لە خوشکان هەموو بەشداریان کردو. سپاس بەخوای گەورە الحەمدولله زۆر باش بووە. زۆر سپاس ماوەسا یەکێک لە سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە. بەڵێ دەمەوێت ئاماژە بۆ بدەم هاوشێوەی لێرە قەزای حاجیاوە هەروەها لە ڕانیە و لە دەواازەی ڕاپەڕین و شار و شارچکانی تری کوردستان بە تایبەتیش لا دەڤەری ڕاپەڕین هاوڵاتیان بە شێوازێکی زۆر قەرباڵغ و چڕ و پڕ هاتوون تە مزگەوتەکان و بە تایبەتیش ئەم شەو کە 27 ڕەمەزانە ئەوەی دەبینن دیمەنەکانن کە مزگەوتەکان پڕ بوون، جمعیان دێن لە گەنج و منداڵ و ژن و بەتەمەن هەمویان هاتوون بە هیوای ئەوەی کە بێبەش نەبن لە شەوانی قەدر. من دەمەوێت چەند کەسەی تر وەربگرم کە لێر ئامادەن ئەو بەڕێزە کاکە دەمەوێت چەند کەسەی تر وەربگرم کە کاکشادی هاوکارم بێت. کاکە سڵاوت لێبێ ئەو گەنجە وەردەگرم ئەگە بتوانی دوسێ قسەم بۆ بکەی. سڵاوی خوا لێبێت. ئەماجیشی ئەمڕۆ ڕوتان لە مزگەوت کردووە؟ والله ئەو شۆکانە شەی 27 و گەورەترین شۆ
ئێوە تا چەند خۆشحاڵن کە بەشداری ئەم بەتایبەتی شەوانی قەدر دەکەن زۆر خۆشحاڵن هیوادارم ساڵا قەڵە باڵغ بێ سلام دیاخۆ سواز دەکەم باسی ئەومان بۆ بکەی هەموو ساڵێک ئێوە بۆ شێوازە بە گەرموگوڕی بەشداری مزگەوتەکان یان ئەوە تا ئەو سونەتە دەکەن کە بەشداری مزگەوتەکان بکەن و نوێژەکان زیندووکەنەوە سونەتەکان زیندووکەنەوە لە شەوانی قەدردا لەخوای بەزار بێ هەموو ساڵێکی ئاوە گەرموگوڕ بۆ سپاس بۆ خۆیش هیوادارم ئەم کاتێک هێروا بێ لێرە ئەوەی دەبینن گەنجان بە گەرموگوڕیەوە بەشداری شەوانی قەدر دەکەن هۆکار و ئامانجیان چییە؟ وەڵی گەورەترین شەو دوعاوشتی زۆر تێدا قبوڵ دەبێ و کارەکەی ئەوەیە دەست خۆش بێ ئەو گەنجە وەردەگرم ئەگەر بتوانی هەندێک قسەم بۆ بکەی بێت ئێرە سوپاس دەکەم کاکە سڵای خوارد لەبێ سوپاس دەکەم بەڕێز بە خێراتتان بە خێراتتان دەکەم بەخێربێن بۆ قەزای حاجیاوە بۆ مزگەوتی گەورە کە ئەم شەو نوێژ دەکەن شەوی 27 خەڵکانێکی زۆر لێرە کۆبوونەوە ئیشەڵا ئەم شۆمان بەبەر دەکەوێت باش ئەگەر پێم بڵێ ئێوە ئاماستان چێت لە هاتن بۆ مزگەوت و بەشداری شەوانی قەدر دەکەن وەڵا لێ خۆشببوونی خوای گەورە لە بەندەکانی و ڕازیکردنی دڵی ڕازیکردنی خوای گەورە لە بەندەکانی و نوێشکردن و تاحەت و عیبادەتی ئەم ماگە پیرۆزە باش ئێوە تا چەند ئاسوودە و دڵخۆشن کە بەشداری دەکەن بە تایبەتی لە نوێژە بە کۆمەڵەکان و هەروەها کە ئێستا ئەو سەڵات و تەسبیحە دەکرێت بەڕاستی مرۆڤ کە دێتە مزگەوتەوە هەستێشکەی هەیە لەبەرەوەی مزگەوت تایبەتە بە عیبادەت و پەرستش بۆیە ئەو کەسانێک کە پەرستشی خوا دەکەن دایمەن دڵێکی فراوانیان هەیە دائما هەست بە خۆشیەکەن زۆر سپاس بەڵێ ئەوە ڕای بەشێک لە هاوڵاتیان و دیارە ئێستا ئەوەی دەبینن دیمانەکان نوێژی سەڵات و تەسبیح دەکرێت لە مزگەوتی گەورەی حاجیاوە دیمەنەکانتان بۆ دەگوازینەوە دەمەوێت ئاماژە بۆ دەمۆکە پێشتر باسم کرد منداڵ و بەتەمەن و گەنج و ژن دیارە شوێنی ژنەکان جیاکراوەتەوە لە تەنیشت مزگەوتەکە شوێنیش تایبەت هەیە لەوێش بە شێوازیش قەرباڵغ ئافرەتان بەشداریان کردووە پڕ بووە مزگەوتەکە ئەوەی دەبینن لە پشمنەوە دیمەنەکانتان بۆ دەگوازینەوە کە بە شێوازێکی زۆر قەرباڵغ و سڕ و پڕ هاوڵاتیان و نوێژ خوێنان بەشداری نوێژی بە کۆمەڵ و هەروەها شەوانی قەدر زیندوو دەکاتەوە حاجیاوە لەگەڵمان بووی خۆشەویستانم دینەوە سلێمانی وشیار محەممەد لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی لێەوە شەوی قەدر و 27 و تەراویح و عیبادەتەکانمان بۆ گوازێتەوە سڵاوتان دەبێ من لە ئێستادا لە مزگەوتی خێرخوازانم لە شاری سلێمانی کە یەکێکە لەو مزگەوتانی هاوشێوەی باڵن شار و شارشەکانی دیکەێمی کوردستان مزگەوتەکە لە شەوانی ڕەمەزان و بەتایبەتی شەوانی قەدەوە بەتایبەتی لە شەوی 27 ڕەمەزاندا قەرەباڵقیەکی زۆر و نوێژ خوێنێکی زۆر قورئان خوێنێکی زۆر موسڵمانێکی زۆر ئەلحەمدولیلا لە مزگەوتەکەدا ئامادەییان هەیە و بڕیاری شەوەکو شەوانی ڕابردوو و زیاتر لە شەوانی ڕابردووش شەوەکە بە بەرنامە ڕێژی بکرێ بە قورئان خوێندن بە نوێژی سەڵات و تەسبیح بە نوێژی تەراویح کە بەشێکیان ئەنجامێنداوە یاخود لە 11 کاتەوە دەکرێت بە 22 ڕکات و گوێگرتن لە وتار و چەندین کار و بەرنامەی دیکە کە لە مزگەوتەکەدا لە شەوی 27 جێبەجێ دەکرێتەوە لە هەمان کاتیشا بڕیار تەنانەت خواردن و شیرینی لە ئەم شەوە پیرۆزەدا بۆ ئەوەی کە وەکو هاوکاری یاخودکو هاندانی ئەو نوێژخێنانە کە بە درێژای ئەم شەو دەمێننەوە بە وزەیەکی باشتر پەرستشەکانی ئەنجام بدەن بخورێت مامۆستا سڵاو لێ بێگە دەفەتان هەبێ ببورن باسێکمان لە بەرنامەی ئەم شەو بۆکەن وکو کە بەدڵنیایی و مامۆستایان دەورێکی باڵیان هەیە لە بەرنامە ڕێژکردنی کاروبارەکانی و بەرنامە ڕێژکردنی شەوانی قەدردا ئێوە وەکو مزگەوتەکەی خۆتان چۆن بەرنامە ڕێژی بۆ شەوانی قەدر دەکەن بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان بەخێر بێن بەسەر چاو ئێمە وەکو نەریتی هەمیشەی ساڵانەمان هەموو ساڵانێک هەردەشەوەکە بڵین شەوانی قەدر ئاوادانەکەینەوە لە سەعات 11 بە دواوە دانیشین هەم عیبادەتی جەماعیمانێ هەم عیبادەتی تاکە کەسیشمان هەیە ئێمە لە سەعات 12 دەسەکەین بە نوێژی قیام الليل یعنی نوێژێکی تا ڕادەیەک ئاوادان و درێژ ئەخوێنین و دواتر سەعات 1 وتارێکیان پێشکەشەکەین لە دوای وتارەکە ئەگەر خواردنی شتێک هەبێت کە زۆر بەوایە خەڵک خواردنی شەیەنن پیان خۆشە هەم خێر و پاداشی بۆ خۆیان هەم دڵی خەڵکێکیش خۆشکن لە دوایەوە دیسانەوە دەسەکەین بە نوێژەکانمان ئیتر لەو نێوانەیشا خەڵک بۆ خۆی توانێت دوعا بکە پاڕانەوە بکە قورئان بخوێنێ
زیکر یادی خوا بکە هەر عیبادەتێکی تاکە کەسی کە بۆ خۆی مەبەستی بێ ئەتوانێت ئەنجامی بدا تا نزیک سعات کاتژمێر 3 ئەو کاتە نوێژە ویترەکەکەن و هەرکەس بۆ خۆی ئەچێتەوە ماڵی خۆی. مامۆستا ئەم پێشوازی خەڵک لە ئەم پەرستشە یاخود لە زیندوکردنەوەی ئەم شەوە بە تایبەتیش لە تەواوی مانگەکەدا تا چەند وەکو مامۆستایەکی ئاینی دڵخۆش دەکات. وڵی بەعام بۆنی خەڵکێکی زۆر لە مزگەوتەکان و ڕووکردنە مزگەوتەکان لەلایەن خەڵکێکی زۆر بە تایبەت چینی گەنجان زۆر مای دڵخۆشیە بۆ ئێمە ئەگەر دیقەت بدەیت ئەو بەشداروانی کە بەشدارە بن لە ئەوەدانکردنەوە بەرزاگرتنی ئەم شەوە زۆربەی زۆری چینی گەنجانن کەمە بەڕاستی جێی دڵخۆشی و ئومێدبەخشە بۆ ئەم وڵاتی ئێمە و ئێمە وەکو مامۆسایانی ئاینی تا خەڵک ئیحتیمام بەم شاعیرانە بدا و تا بێن ئەم مەراسیمە بەرز ڕاگرن و ئەم شەوانە ئاوادانکەنەوە جێگەی دڵخۆشی و ئومێدبەخشە بە ئێمەی مامۆسایین. زۆر سپاس مامۆستاگیان، زۆر سپاس. وەکو مامۆستا ئیشارەتی پێدا خاڵێکی گرنگی ئاماژە پێکرد بوونی گەنجانە لە مزگەوتەکانەوە بە تایبەتی لە مزگەوتی خێرخوازانی شاری سلێمانی کە گەنجێکی زۆر لاوێکی زۆر هاوشان لەگەڵ بە تەمەن و با بڵێن تەمەن کامڵەکانیشدا لە مزگەوتەکەدا ئامادەییان هەیە و تەنانەت بە شەوق و با بڵێن گەرم و گوڕێکی زۆریشەوە لە پەرستشەکانیان بەردەوامن. تەنانەت تێبینی شتێکم کردووە لە ماوەی ڕابردوودا بەندە هاتوومەتە ئەم مزگەوتە لە غەیری ڕەمەزان قورئانێکی زۆرم بینیوە وتمە ماشەڵڵا لە هەموو قورئانە یاخود ئەو ژمارە زۆری قورئانە پێویستەکە بەڵام ماشەڵڵا ئێستا کە ڕەمەزان و شەوی قەدرە تەنانەت بەشێک لە نوێژخوێنان و ئیمانداران بە مۆبایلەکانیان ناچارن قورئان بخوێن لەبەرەوەی ماشەڵڵا تەواوی قورئانەکان لە هەموو مسڵمانانەوە گیراوە. السلام عەلەیکوم باشی مامۆستاگیان. زۆر باشە. سڵاوتانی بە مامۆستاگیان ببرن کاتی قورئان خوێندنیشانە. ئەمە وەکو مامۆستایەک باسێکمان لەوە بکەن تا چەند دڵخۆشن بەوەی کە ئەم شەوە پیرۆزەتان زیندوو کردوتەوە و چ دوعایەکی تایبەت هەیە کە دەتەوێت لەم شەوە دابیکەی بۆ ئەوەی ئینشاءڵڵا خوای گەورە لە جەنابەت و لە تاوای مسلمانانیش قبوڵ بکە ئینشاءڵڵا. سەر چاو هەروەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی لەو شەو پیرۆزای بە دوعاکانمان قبوڵ کەین وەکو فەرمێتی باشترین دوعاوێک إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. تا چەند دڵخۆشی ئەم بەدەمەوە هاتنەی مسلمانان لە تەواوی چین و توێژەکان ئەبینی کە بەم گەرم و گوڕیەوە بەشداریان کردووە. تەنانەت ئەوە ماشاءڵڵا سەرەتای لەیلەت القەدر و شەوی 27 خەریکە جێگا و ڕێگە نامێنێ. سپاس بەخوا نەکەر من وازانم هەمووشان هەر دڵخۆشن بەم شەوە پیرۆزە. ئیشەڵڵا ئەم شەوەش و شەوەکانی کە شەر زیندووەکەینەوە شەوێکی زۆر پیرۆزە و ئیشەڵڵا هەمومان هەر دڵخۆشە بین بەم شەوە. خۆش مامۆستاگیان ئەمەی کە دەبینین وە بینیشتان لە ماوەی ڕابردوودا مزگەوتی خێرخوازانە لە شاری سلێمانی کە مسلمانان بە گەرم و گوڕێکی زۆرەوە بەشداریان لە زیندوو ڕاگرتنی شەوی 27 کردووە لە ماوەکانی ڕابردووشدا. تەنانەت ساڵانی ڕابردوو بیرمانە کە زیاتر مامۆستایان یاخۆ نوێژخوێنان ئیمانداران بیریان لای شەوە تاقەکان بوو بەڵام ئێستا ماشاءڵڵا وای لێ هاتووە تەنها لەوەچێ لە شەوانی 27 فەرق بە جیاوازیە بکەی کە ڕێژەکە ماشاءڵڵا زیاترە لەبەر ئەوەی ئێستا خۆتان دەزانن کاتی دەوامە هەم خوێندن هەم دایرەکان لەوەچێ ئەرکێکی زۆر بێت لەوەی کە هەر لە شەو و شەوان ساڵانی ڕابردوو زیندوو بکرێتە لەبەر ڕەمەزانانی ڕابردوو شەوانی ساڵانی ڕابردوو وەرزی هاوین بوو کاتێکی باشتر بوو بەڵام ماشاءڵڵا ئەوەش کاریگەریەکی ئەو تۆی دروست نەکردووە خەڵک هەر وە مسلمانان بە شێوەیەکی گەرم و گوڕ لە ئەم شەوە پیرۆزەدا ئامادەییان هەیە و بەشێکی زۆریشیان سەرقاڵی ختمکردنن لەبەر ئەوەی لە بەشی کۆتاییەکانی قورئانەکەدان کە ئەمەش نیشانەی ئەوەیە الحەمدوللیلا ئەگەر بەلایانی کەمەوە یەک جاریش بێ مسلمانان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ختمێکی قورئان دەکەن و ئەم شەوانش دەرفەتێکی باشە ئەگەر لە قورئان خوێندن و ئەوە دواکەوتە بن ئەوە تەعویزیەکەنەوە بە زیاتر لە جزئێک ئەخوێنن. مێرمان و شیار یەکێک لەو شوێنە پیرۆزانەی کالایەنی ئیسلاما زۆر گرنگی پێدراوە لە سێ پیرۆزترین جێگاکانە بۆ نوێژکردن و پەرستش و عیبادات بێگومان مەسجد الئەقسایە کە قودسە و لەوێش سەرەڕای ئەو بارودۆخەی کە ئێستا مسلمانانی غەزە و دەوروبەری ئەو ناوچەیە لەخۆ دەگرێ توانیویانە ئەم شەوانە بە عیبادەت و پەرستش بەڕێ بکەن و ئەوێش سپاس بۆخوا توانراوە لە شەوی 27 زۆرێک لە یەکۆ بنەوە و مسلمانان نوێژەکانی خۆیان ئەنجام دەدەن سەبارەت بەوە هاوکارانمان کۆمەڵێک لەو دیمەنانیان بۆ ئامادەکردن کە ڕاستەوخۆ لە قودس و لە مەسجد الئەقساوە بۆمانە گوازنەوە. فەرموون.
هو الذي خلق لكم ما في الأرض جميعا ثم استوى إلى السماء فسواهن 7 سماوات وهو بكل شيء عليم وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك قال إني أعلم ما لا تعلمون وعلم آدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة فقال أنبئوني بأسماء هؤلاء إن كنتم صادقين قالوا سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم بەڵێ ئازیزان وەکو بینیتان بەڕاستی و دیمەنانە جێی دڵخۆشیە ومێ دەکەم لەم شەو پیرۆزانەدا بتوانین بەشێکی دوعاکان و میزاکانمان بۆ ئەو مسلمانانە بێت کە لە ژێر زوڵم و ستەمدان و ئێمە بێگومان دەچینەوە لای مەسجد الئەقسا و گواستنەوەی دیمەنەکانی ئێمە بەڵام پێش ئەوە سپاسی هاوکاران مەکەم بەڕاستی هیچێک بوو لە دیمەنە جوانەکانی ئەم شەو یعنی لەناو ئەو هەموو جەنگ و لەناو ئەو هەموو مرۆڤ بێتاوانەیە کە بەڕاستی سزا ئەدرێن بەڕاستی حاڵەت تیرۆر ئەکرێن ئەکوژرێن شەهید ئەکرێن لە ئێستایا بینین ئەو جەوە ئیمانیە جوانە ئەو کەشە ئیمانیە لە قودس و لە مەسجد الئەقسا بینین ئەوە جێگەی دڵخۆشیە خوای گەورە ئینشاءڵڵا مسلمانان بەدەر زاڵمان و ستەمکاران ناسەر بخا ئینشاءڵڵا خۆشەویستان دەچینەوە قودس بەڵام پێش بچینەوە قودس ڕاستەخۆ چینە لای سامان فتاح لە هەڵەبجەوە لەگەڵمانە بێ سامان سڵاوی خوای گەورە لێبێ خوای گەورە لەیلەتول قەدر بەنسیبی تۆ بکە بەنسیبی ئەهلی ئەو جەماعەتی ئەو مزگەوتەش بکە کە جەنابەت ئێستا لەوەی سڵاو لێبێ و ئەم کاتەوە باش سڵاوتان لەبێ کاگۆران سلااو لە بینەر و بیستەری کەناڵی ئاسمانی پێیان بێت خۆی گەورە تاعەتی مانگی ڕەمەزانی پیرۆز لێ ئێوەش قبول بکات ئینشاءڵڵا من لە مزگەوتی عومەری کوڕی خەتابم دیارە مزگەوتەکانی پارێزگای هەڵەبجە هەمویان سپاس بۆ خۆی گەورە جمەیان دێ لە وڵاتیان هاتوون شەوانی قەدر بەتایبەت کە سبێنێ 27 ڕەمەزانی پیرۆزە ئەم شەوی قەدرە ئەم شەو بەرز ڕادەگرن هاتوونەتە مزگەوتەکان و بە نزا و بە عیبادەتەکانیان بە نوێژکردن بە قورئان خوێندن بە پەرست ئەوانی کە پەیوەستن بە خۆیانەوە بە دوعا و پاڕانەوەکان مزگەوتەکان جمەیان دێ ئەم شەو زیندوو دەکەنەوە من لە مزگەوتی وەگەوترێ لە مزگەوتەکەی ماوە سەمەلا تاهێرم مزگەوتی عومەری کوڕی خەتاب چەند خولێکێک گفتوگۆی لەگەڵ تاکەم دەربارەی ئەوەی کە مامۆستا ئەمەلا تارسای خوای گەورەتان لێبێ شەوی قەدر تا چەند پیرۆزە مسلمانان بە زیندووبی هەڵنەوە و تەواوی شەوەکە بتوان لە مزگەوتە پەرستش و عیبادەتەکان ئەنجام بدەن شەوی قەدر گەورەترین شەوە لە ساڵە شەوی قەدر گەورەترین شەوە لە ساڵە بۆچی گەورەیە چونکە قورئانی تیاتوەتە خوارەوە ئینا ئەنزەلناهو فی لەیلەتی القەدر وما ئەدراکە ما لەیلەة القەدر لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر لەبەرەوە بەقەدەر 1000 مانگ عیبادەت و تاعەت بکەی ئەو شەوە ئەگەر خوا دیکا بە نسیبت ئەوەنە خێری هەیە مسلمانان حەزەکەم زۆر لە مزگەوتەکان بێننەوە بە تایبەتی لە دەشەوەی ئەخیرە لە زۆربەی مسلمانانی کوردستان لە مزگەوتەکانە ئەمێننەوە بە تایبەتی تر لە شەوە تاکەکانە بە تایبەتی تر لە شەوی 27 کە ئیتر زۆربەی عالەمی ئیسلامی و ئەزان شەوی قەدر لە شەوی 27 ڕەمەزانایە ئەم شەوی 27 خۆتان نەیبینن ماشەڵڵا مزگەوت جمەیە و خەڵکی زۆر دڵیان خۆشە بە مانەوە لە مزگەوتا و تۆزێ بەر لەوەی جەنابتان بێن ئێمە ختمی قورئانمان کرد دوای ئەوەی کە تەراویحمان کردووە ئێوارە دوای نوێژی ئیشا تەراویحمان کردووە دوای تەراویحەکە ڕۆشتوینەتە ماڵەوە پشوویەکمان داوە اینجا هاتووینەتۆ لێرە یەک جوزە قورئانە خوێنین بە دەستە جەمعی ینی بە قەرەباڵغی خوێنین و ئەوانە دوای ئەوە ئێستا ئەوە پشووە
پشووە خەڵک خێری هێناوە شیرینی و مەسەرەن ئەوانیان هێناوە بۆ ئەم خەڵکە لە مزگەوتە بۆی خێریان بگا دابەشیان کردەوە ئێستا پشووە سەرگەرمی ئەوەن. پرسیارە بکەم بەردامەکانتان چییە بێ ئەم شەو وەکو شەوی قەدر لە قورئان خوێندن یاخود بە جەماعی نوێژکردنەوە بابەتانە یاخود عیبادەتی ئازا دەکەن؟ ئێمە بەم شێوە دەست پێەکەین ئێوارە نوێژی تەراوی حەکەین دوای ئیشا ئەڕۆینەوە بۆ ماڵەوە سەعات دەوری 12ەوە پێش 12ەوە بۆ ئێرە 12 کە هاتینەوە هەموو کەسێتە ژوورەوە دوور کات نوێژی سونەتی تەحیەت المەسجید دەکات دوایەوە دانیشین ئەو جوزە قورئانە خوێنین کە زیاتر لە سەعاتێکمان پێ ئەچێ دوای ئەوە پشوویەک ئەدەین ماوەیەک 20 دقەیە نیم سەعاتێ پشووی ئەدەین ئیتر بۆی خەڵک ئازاد بێ دەست نوێژ دەگرێ یاوەکو شتێ ئەخوا ئەوە دوای ئەوە دەستەکەینەوە بە تەراویحی وەجبەی دووهەم لەبەرەوەی ئێمە لە دەشەوی ئەخیرا 23 ڕکات تەراویح حەکەین بەڵام هەتا 20 ڕەمەزان 8 ڕکات تەراویح و 3 وەترەکەین لە 20 بە دواوە بۆ ئەوەی ئەو دوو قەولەکە هەیە هەردووکی هەندێک ئەڵێن تەراویح 8 ڕکاتە ئەوەش ئەسڵە بەڵام خەڵکی مەدینە و مەکە ئەوانە 23 ڕکاتەکەن ئێمەش بۆی لە هەردوو نەوعەکە تێکەڵکەین لە 20 بە دواوە 23 ڕکاتەکەین اینجا دوای ئەوە 23 ڕکاتەکەم تەواوکو 20 ڕکاتەکە یەکەین 3 ڕکاتەکە لەگرین بۆ وەختێک کە ئەڕۆینەوە پێشەوەی پارچە و سڵاب بکە اینجا وەترەکە ئەەکەین و ئەوانە لەو بینیشە یا من یا مامۆستا غالب کامێکمان ببێت محاضرەیەک کەلیمەیەکی کورد پێشکەش بە ئامادەبوانەکەین. باشترین نزا و پاڕانەوە و پەرستش چ شتێکە لە شەوی قەدرا بکرێ بەتایبەت شەوی 27 کەش بە شەوی قەدر ناسرێ هەموو دوعایەک باشە کە ئینسان بیکە بەدڵ لەگەڵ خوا بێ بە زمانیش دەری ببڕێ هەموو دوعایە باشە بەڵام خاتو عایشەی دایکمان بە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەی پێغەمبەری خوا ئەگەر من دانیشتم بۆ لەیلة القەدر چ دوعایەکم فێرەکەی بیکەم فەرمی بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني خوایە تۆ خوایەکی صفەتی عفو دەیە لێ خۆش بوویت داوات لێ یەکەم عفوم بکە خوایە لێم خۆش بە و عفوم بکە ئەمە گەورەترینی دوعایە ئەکرێ دوعا بکەی بۆ لەش ساغی بۆ نەخۆشی مسلمانان بە تایبەتی کە کوردستان پڕێتی لە نەخۆشی شێرپەنجە و نەخۆشی فەقەرات و ئەنواعمان ئەتوانی بۆ قەرزی قەرزارەکان بۆ گەنجەکانمان خوابیان پارێزێ لە بەدڕەوشتی و ئەوانە دایان مەزرێنە هاوسەرگیری بۆ ئەوانەی مناڵیان نییە بۆ ڕزگاربوونی ئەم میلەتە و غەزەی داگیرکرا و ئەوانە هەموو ئەم دوعانە جێی خۆی ئەگرێ بە تایبەتی ئینسان بۆ خۆی دوعا بکات چەند ئومێدە مسلمانان ئومێدیان بەوەیە کە لەم شەوەدا بە تایبەتی خوای گەورە لە تاوانەکانیان خۆشە بێ ئومێدەکەی بۆی کە دڵخۆش بن زیاتر مسلمانان بەم شەوە کە زیندوویەکەنەوە وەک خۆت دەبینی مزگەوتەکان بە تایبەت مزگەوتەکانی پارێزگای هەڵبجە هەموویان جمایان دێ هەموویان قەرەباڵخن ئەم شەوە زیندووەکرێتەوە زۆر دڵنیام لەوەی کە خوای گەورە هەمی قبوڵەکە و ئەبێ بە نسیب ئینشاءالله چونکە خوا فەرمێ لە حەدیثی قودسیە ئەنا عند ظن عبدی بی من گومانی عەبدەکەم چۆن بێ بە من یعنی ئەگەرێکێ بڵێ خوا لێم خۆش دەبێ خوا لێی خۆش دەبێ خوا نەخواستە ئەگەر یەکێکەوە نەکبەتی بڵێ بەخوا هەرچی بکەم خوا لێم خۆش نابێ خوا لێی خۆش نابێ ئەوە یەک دووهەم حەزەکەم کاکە سامان بە تۆ و بە بینەرانی ئەم کەناڵەی تۆ بڵێم کە زۆر هەوڵدرا ئەم میلەتە بێدین بکرێ بە لاڕیا ببرێ ئەنواع ئەشکاڵ بەرنامەی بۆ دانرا بۆی بێدینیکەن بەڵام سبحان الله هەرچی تۆوە لەم کوردستانە سەوز نابێ پێوەنی شیەکەن دوای وشکە بێ بەڵام ئەم دینداریە لە ناخی میلەتی کووردا چەقیوە لە ئاوی زوڵاڵ و سازگار لە چلەی هاوینە ئەم میلەتە ئیسلامی زیاتر خۆشەوێ لەبەرەوە دڵمان خۆشە گەنجەکانمان الحەمدوللا کوڕکچەکانمان لە ماڵەکانە لە مزگەوتەکانە وەک پەروانە و پەپولە بە دەوری شەمع و نورە ئەسوڕێنەوە لە خوا بەزیاوێ پرسیارەکەم تا چەند شەوانی قەدر گەنجان بەشێکی یعنی ئەو چین و توێژانن کە ئەمێننەوە کە شەوی قەدر زیندووەکەنەوە خۆی یەک کێشە هەیە حەزەکەم بینەران ئاگایان لێبێ ئێستا گەنج و پیر تێکەڵ بووە یعنی ئێستا من باپیرم هەیە باپیریشە یعنی چوارنەوەی هەیە بڵێن باوکە اینجا کوڕەکەی ژنیە ناوە کوڕەکەی کچی داوە بەشوو کچی کوڕەکەیشی مناڵی هەیە بە سەری ڕووتە تۆر بە گەنجێ زانی جاران کڵاو جامانەی تێکەڵە کرد و کاوسڵتیان لەبەرا بوو ئێستا ئەوە نەماوە ئەگینا بەڵام زۆربەی مزگە و گەنجە الحەمدولله چینی گەنج مناڵ اینجا پیاوی با بڵێن لە 25ەوە بۆ 40 اینجا پیریشی تایە دانەدانەیەک لە مزگەوتەکان ئابینم بەشێکی زۆریان مناڵن بەشێکی مامۆسایانی مزگەوتەکان تووڕە ئەبن لە مناڵ یا جۆرەك لە جۆرەکان مامەڵەیەکی جۆرەگەکەن ئەمە تا چەند دروست نییە لەوەی کە بۆن منە مناڵ نەتوەرێ لە مزگەوت بەتابێت لەم شەوی قەدرا مناڵ ئێمە گەرەکمان بێ نەمان گەرەک بێ هەر لاریەکە ئێمەش جارجارێ تووڕە بین ئەگرمێنین بەڵام نابارێنین
ئەگرمێنین بۆی خراپ نەبن بەس لیان نادەین دەریان ناکەین ماچیان نەکەین چاوێن ماچەکەین دیاریان نەدەینێ بەس بۆ ئەوەی کەوا عەزیەت نەدرێن و قسەیان پێ نەوترێ بەڵام هەر مزگەوتێ مامۆستاکەی نوێژ خوێنەکان مناڵیان دەرکرد ئەو مزگەوتە وێرانەیە چونکە ئێمە وەکو دارێک واین کە تەمەنمان کردوێ درەختی گوێزە تووە ئەگەر ئەمە قەڵەمی تازە نەیە لە ژێرەوە ئەمانە ئێمە ئەڕۆین کلۆرە بین و ئەڕۆین لەبەرەوە مزگەوت وەختی ئاوەدانە مناڵی تیابێ مناڵی تیابێ گەنجی تیابێ هەر مزگەوتێ گەنجەکانی و مناڵەکانی لێ دەرکرا ئەو مزگەوتە وەک دایرەیە وایە وەکو مەکتەبێ وایە پۆلی شەشی هەبێ ئیتر 1 2 3 4 5 نەبێ وردە وردە کۆتایی پێیە سپاس بۆ ئێوە یاخوا موفق بن خوا لە خێر تا بەکارتان بێنێ لە ئێمەشی قبول کاو لە ئێوەیش داواکەم لە ڕەب العالەمین خوای گەورە لە هەمومان لە باوکو دایکمان لە هەموو مسلمانان خۆش بێ نەخۆشەکان هەموو شیفا بدە قەرزی قەرزدارەکان بار بکە ئێوەش دەستان خۆش بێ و بەخێر بن بۆ مزگەوتەکەمان کاگوەران ئەمێ ئاماژە بۆ بکەم ئەوە مزگەوتی عومەری کوڕی خەتابە وەک دەبینن لە ئێستادا یعنی وڵاتیانێکی زۆر لە مزگەوتەکان بە تایبەتی ئەوان مزگەوتەکانی سنووری پارێزگای هەڵەبجە هەموویان یعنی جمەیان دێ لە چین و توێژە جیاوازەکان لەوەی کە شەوی قەدر بە تایبەتی کە سوێنە 27 ڕەمەزانە زیندوو ڕابگرن بە عیبادەتە جۆرە و جۆرەکان و پەرستشە جۆرە و جۆرەکان سابان لە کۆتا پرسیار لە باس لەگەڵ مامۆستاتایری بەڕێزا باست لە مناڵ کرد کە مناڵ لە مزگەوت نەتۆرین یەکێک بوو لە پرسیارە زۆر جوانەکان کە ویستم پێ دەڵێم ئاڕاستی بکە یعنی ئەگە مناڵ بەو شیرینیش بێتە مزگەوت یعنی مزگەوتی لا شیرین ئەوێ بۆیە زۆر گرینگە کە مناڵەکان لە مزگەوت نەتۆرێنین من حەزەکەم ئەگەر لات هەبێ دووسێ مناڵمان بۆ بدوێنی بزین ئامان جیان چێ لاتنیان بۆ شەوی قەدر پێم خۆشە ڕای چەند مناڵێکی ژوەر بگریت وڵا حتمما تایەتی کاگۆران بەسەر چاو کاگە چۆنی باشی چی وای لێکردی بێ بۆ مزگەوت بۆ شەوی قەدر ئەم شەو خۆشە شەوی قەدر لێرەی نوێژەکەن بە جەماعەت قورئان خوێندووە باش لەگەڵ کێ هاتووی تا چەند دڵخۆشی هاتووی لێرە لایزە هەتا پارچەی مێنیتەوە باش باوچم بۆ لای کاگۆرانم زۆر قسەی نەکرد بۆ من چۆنی کاکە باش چی وای لێ کردی شەوی قەدر زیینوو بکەیتەوە وەڵا شەوێکی پیرۆزە و قورئانی تێدا بەزیوە و باشە ئەم شەو چیت کردووە قورئان خوێندووە زیاتر نوێژت کردووە وەڵا قورئان خوێند باش بە تەمای چیتر بکەین وەڵا قورئان خوێن دوعاکەین و نوێژەکەین و زیکرەکەین و تۆ لە کەیەوە نوێژەکەیت و سەردانی مزگەوتەکەی وەڵایی لە زیۆکۆ لە مناڵی و زۆر مناڵتر بوو ئەبینم مناڵێکی زۆر لێنێ تا چەند وەڵایی زۆر دڵم خۆشەکە خەڵکی زۆرات بوێر کاگۆران زیاتر مناڵەکان کەمتر ئەتوانن قسە بکەن بەڵام توێژەکانی دیکە هەمویان لێرن شەوانی قەدر زیندوو دەکەنەوە و مزگەوتەکانی پارێزگای هەڵەبجە هەمویان گەرم و گڕن جموجۆڵیان دێت لە پرسشەکان و لە نزا و لە پاڕانە و لە دوعاکان بە ئومێدەوەی کە خوای گەورە لە هەموو لایەک خۆش بێت. دەست خۆش بێ سپاس بۆ پامێرمان سامان فتاحکە لە شاری هەڵەبجەوە ئەم ئەڵایڤێ بۆ گواستینەوە و چەندی منێکی جوانی پیشانداین لەوانە باسی مناڵ کرا یعنی زۆر گرنگە لەو تەمەنە بچووکە هەست بە گەورەی پیرۆزی ئەو شەوە بکەیت بخۆم لە گەڕێکێکم هەلەم سلێمانیە زۆر جار مناڵ زۆر ئەتۆندرێنە لە مزگەوت یعنی تۆ احتیادیە مناڵ ئەبێ مامۆستا تایر فەرمووی لاساری شەکە یعنی قسەکی زۆر جوانە پێویستە ئاگاداریان بکەینەوە بەڵام دەریان نەکەین یعنی ئەمە زۆر گرنگە چکە بەڕاستی لە دوجارە لە دوا ڕۆژە ئەم مناڵە هەرچیەکە ڕەنگە تاوانەکەی لەسەر ئەو کەسێکە دەری کردووە بۆیە هەوڵ بین مزگەوتیان لا خۆشەویست بکەین ئەمە زۆر زۆر گرنگە وکو مامۆستای فەرمووی بۆیە مناڵ یعنی مزگەوت بە مناڵەوە جوانە قەیچەکە بۆ شیرینەکە بێ بە شیرینەکە مزگەوتی لا شیرین ئەبێ المهم یعنی بۆ داهاتوە توانێت یعنی ئەم شیرینێ بێتە هۆی خۆشەویستێکی بۆ مزگەوت بۆی دروست بێت زۆر ڕاستە بە ئومێدی ئەوەی کە بتوانین منداڵانیش لەو پیرۆزیە لەو گرنگی زیندووکردنەوەی ئەم شەوانە بگەێنین و بیان بین بۆ مزگەوتەکان گر هەروهاجێکیشان کرد با لێدان و بە هەندێک قسە و تووڕەبوون ساردیان نەکەینەوە بەڕێزان ئێمە بەردەوامە بین کاگۆران لە گواستنەوەی شەو نوێژ و تاعات و عیبادەتەکانی خەڵکی کوردستان کە سپاس بەخوا دەتوانین بڵێ مسلمانان لە شارەکانی هەرێمدا زۆر بەپەرۆشیەوە دەچنە مزگەوتەکان و ئەم شەوانە زیندووەکەنەوە بۆی بینەری زیاتری ئەو دیمەنانە بین دەچینەوە شاری هەولێر و هەندێک لە دیمەنی نوێژخوێنانمان بۆ دەگوازنەوە.
آمين. إن الله لا يستحيي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها فأما الذين آمنوا فيعلمون أنه الحق من ربهم وأما الذين كفروا فيقولون ماذا أراد الله بهذا مثلا يضل به كثيرا ويهدي به كثيرا وما يضل به إلا الفاسقين الذين ينقضون عهد الله من بعد ميثاقه ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك هم الخاسرون كيف تكفرون بالله وكنتم أمواتا فأحياكم ثم يميتكم ثم يحييكم ثم إليه ترجعون هو الذي خلق لكم ما في الأرض جميعا ثم استوى إلى السماء فسواهن 7 سماوات وهو بكل شيء عليم. الله أكبر. سمع الله لمن حمده. حمدا كثيرا طيبا مباركا فيه من السماء. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين
اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك قال إني أعلم ما لا تعلمون وعلم آدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة فقال أنبئوني بأسماء هؤلاء إن كنتم صادقين قالوا سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم قال يا آدم أنبئهم بأسمائهم فلما أنبأهم بأسمائهم قال ألم أقل لكم إني أعلم غيب السماوات والأرض وأعلم ما تبدون وما كنتم تكتمون وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس أبى واستكبر وكان من الكافرين وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة وكلا منها رغدا حيث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كانا فيه وقلنا اهبطوا بعضكم لبعض عدو ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه إنه
إنه هو التواب الرحيم. الله أكبر. سمع الله. بەڵێ خۆشەویستان وەکو بینیتان ئەوە دیمەنی مزگەوتەکانی هەرێمی کوردستان بوو لە هەمان کاتدا مزگەوتی مسجد الأقصا بوو و ئێمە هیوادارین توانی بێتمان هەندێک لەو عیباد و پەرستشانە بگوازینەوە سەرڕاوی کە تەورێکی تایبەتمان بە شەوی 27 ڕەمەزان پێشکەشکردن. ئومێدەکەین تەواو سوود و ڕەزامەندی ئێوە بێوە ئومێدەوارین کە لەنجای خێر بێ بەشمان نەکەن ئێمە و هەموو ئەو هاوکارە بەڕێزانی کە یارمەتی دەرن لە پەخشکردنی ئەم بەرنامەیەدا. لە کۆتاییدا ئەمەوێ ئاماژەیەک بە سپۆنسەرەکانم بکەمەوە. سپاس بۆ MK شۆپینگ و هەروەها باخان حیجاب کە ناونیشانی MK شۆپینگ لە جادەی کاک ئەحمەدی شێخە سەر و مزگەوتی گەورە یەکەم دوکانی لە چک. هەروەها باخان حیجاب ناونیشانیان لە بازاری ئەوباریکە لە نهۆمی دووهام لە دوکانی 119 و مجلس كوتايارين اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا خوي جورا لجناه إيما وهاوكران مانو تواوي بنراني كنالي بيامو وسرجم مسلماناني كردستان وجيهان لهرجي كان خور بي خوي جورا شوي قدر بنسيبي إيما وهمولا يبكى شوقاتان بربي لعبادته بربي لدعاء ونزاع خواتان لقل يستهزئون فإذا مس الإنسان ضر دعانا ثم إذا خولناه نعمة منا قال إنما أوتيته على علم بل هي فتنة ولكن أكثرهم لا يعلمون قد قالها الذين من قبلهم فما أغنى عنهم ما كانوا يكسبون فأصابهم سيئات ما كسبوا والذين ظلموا من هؤلاء سيصيبهم سيئات ما كسبوا وما هم بمعجزين أولم يعلموا أن الله يبسط الرزق لمن يشاء ويقدر إن في ذلك لآيات لقوم يؤمنون قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون أن تقول نفس يا حسرة
يا حسرة على ما فرطت في جنب الله وإن كنت لمن الساخرين. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله. فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا واصرف عنا شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت فلك الحمد على ما قضيت نستغفرك اللهم ونتوب إليك اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم اعف عنا اللهم تجاوز عنا اللهم اغفر لنا اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا إلهنا تبنا إليك رجعنا إليك اللهم تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم اللهم تقبل عباداتنا اللهم تقبل صيامنا يا الله يا
سڵاوتان لێبێت وەکو تەواوی مزگەوتەکانی دیکەی شاری سلێمانی و هەرێمی کوردستانیش کە هاوکارانم لە ماوەی ڕابردوودا گواستیانەوە خۆشبەختانە لەم مزگەوتەش مزگەوتی فەجر لە شاری سلێمانی ئەلحەمدولیلا ژمارەیەکی زۆر لە نوێژخوێنان لە موسڵمانان لە چین و توێژەکانی مزگەوتەکە و گەڕەکەکە لە مزگەوتەکە ئامادەن بە گەنج و بەتەمەن و لاو و تەواوی ئاستەکان و تەواوی چین و توێژەکانەوە و بەتایبەتی ئەم شەویش کە شەوی 27 لە نهۆمی سەرەوە لە نهۆمی خواریشەوە نهۆمی ئەرزی سوپاس بخوا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ئامادەیان هەیە ژمارەیەک نوێژ دەکەن ژمارەیەک زیکر دەکەن ژمارەیەکی دیکە قورئان دەخوێنن ژمارەیەکی دیکە لە چاوەڕوانی ئەوان مامۆستا وتاریان بۆ بداوە ژمارەیەکی چاوەڕوانی ئەوەن کە مامۆستا نوێژی جەماعەتی سونەتی لەیلەتول قەدر شەوی قەدریان بۆ بکە سەلام عەلەیکوم دەم بە زیکری ئەلحەمدولیلا تا چەند دڵخۆشی بەوەی کە موسڵمانان بەم شێوەیە پێشوازی لە زیندوو ڕاگرتنی شەوی قەدرەکە شەگی بە خێراتانەکەم زۆر سپاسانەکەم عزەتەوەی کێشاوتانە هەموو کاتێ جێ دەستیەوە دیار لە مزگەوتی ئێمە زۆر سپاسانەکەین بۆ خۆتان و بۆ ستافەکانیشتان بەڕاستی وەسف ناکرێ شەوێکی وا وەڵای نازانین چۆن دەستیکەوە نەخۆشە ئەو نەخۆشە مەگەر نازانم بڵێم چی بەچی شێوازێک پێشوازی بکەین لەم شەوە پیرۆزە بە قورئان خوێندن بێ بە زیکربیان بە شێوی گشتی بەرنامە چی بوو لە مانگی ڕەمەزاندا ئایا قورئان خوێندن چیت کرد وڵای لەخوا بە زیابێ خوا هیدایەتی داین و دڵی پێویستکردنی بە مزگەوت و لەخوا بە زیابێ هیدایەتی چاکی داین و بە زیکر و بە قورئان خوێندن و حتا بە سەداقە و لەخوا بە زیابێ بە پێشوە حەبە هەوی بۆی توانی بێتمان ئەوەی کە خوا هیدایەتی داین کردومان درێغیمان نەکردووە خوا خۆی ئەزان بە شەو نوێژەکان و لەخوا بە زیابێ بە ڕۆژوگرتن و لەخوا بە زیابێ خۆمان ماڵمان ناڵمان درێغیمان نەکردووە ئیسیش کە ڕەمەزان ئەڕواخوا ئاگای هەڵێ پڕ بەدڵ ئێش پێگەیاندوین یعنی کە بە ڕۆژنەکەی پڕ بەدڵ ئێشمان پێگا زۆر ناڕەحەتین پێشی بەڵام ئینشاءڵڵا داواکان لە خوای گەورە و میهرەبان بمانگەێنێتەوە بە ڕەمەزانێکی تر و بە دیداری ئەوەی شاد بین ئینشاءڵڵا خوا هیدایەتان بە ئینشاءڵڵا یاخوا دەستان خۆش بێ وەکو ئەم هاوڵاتی بەڕێز ئەم نوێژ خوێنە ئەم ئیمانداری مزگەوتی فەجر قسەی کرد باسی ئەوەی کرد کە سوپاس بۆخوا لە بە شێوەیەکی زۆر باش پێشوازیان لە مانگەکە کردووە و ئەم پێشوازیەش وای لێ کردوون کە تەنانەت بە ڕۆیشتنی مانگی پیرۆزی ڕەمەزان نیگەران بن من دەمەوێت لەگەڵ مامۆستای مزگەوت ببورن مامۆستاگیان ببوورە هەر بازیاتر دەریشکەون هەر بە پێوە بێ سوپاس دەکەم داوای لەبورنەکەم مامۆستاگیان تا چەند ڕۆڵی مامۆستایان لەم کاتانەدا زیاتر لە هەموو کاتێکی دیکە دەرەکەوێت کە ئاڕاستی ئەم خەڵکە بکەن بە باشترین شێوە سوود لە شەوەکە وەربگرن با بڵێن بە کارێکی دیکەوە مەشغوڵ نەبن کە دووریان خاتەوە لە خێر و بەرەکەت و فەڕی ئەم شەوە وەکو مامۆستایان لە مانگی ڕەمەزان و بەتایبەت لەم شانەدا ئەرێکتان چی و پێویستەکات چی بکەن و چی دەکەن بەناوی خوای گەورە سەرەتا دەستخۆشیتان لێکن ئەرێکتان کێشاو هاتوون کە ئەم بێش و ئەم مناسبەی پیرۆزی ئەگواستنەوە بۆ خەڵکی بەڕاستی ئەرکی مامۆستا ئێمە هەموو مامۆستایانی لە بەتای لە ڕەمەزانە ئەرکێکی قورسمانەیە بەڵام دڵمان بۆ خۆشە پاداشتەکەشی زۆرە بێگومان مامۆستا لەم کاتانە بێ زیاتر ئیداری تر بێ چونکە کاتەکە زۆرێکی ژنێ دەقیبە لە 11 بۆ 3-4 سەعات ئەگەر بتوانێت ئەم 4 سەعاتە شەو نوێژی تیا بکرێت تەراویح کە نوێژی ویتری تیا کرد لە هەمان کاتا چەند محاضەرێکیشی تیا هەیە ئەبێت تەوزیعاتێکی وەها بکرێت کە بتواندرێ لەکەیان نوێژەکە ئەەکەی لەکەیا وتارەکە ئەدرێ لەکەیا فراغێک دروستەکەی بۆ ئەو خەڵکە کە خۆی عیبادەت بکات چونکە من زۆر هەدەفم هەیە لەوەی کە عیبادەتی شەخسی و تاکی بکرێت چونکەوە زۆر گرنگە ڕۆحیەن زیاتر پێی مرتاحە بن و هەندێک کاتیش لەم کاتانە خەڵکێکی موسڵمانی خۆتان ئاسا الحەمدوللا خواردن ئەهێنێ شیرینی ئێنێ چۆن کاتێکیش دابنێ بۆی کە شیرینەکان تەوزیع بکرێت من هەموو جارێگەڵم لە کاتی شیرینی هێندرا بەڕاستی مامۆستا قسەکە خەڵکی گوێی لێ ناگرێت لەبەرەوەی حەقیانە مەژوڵی خواردن مەژوڵی ئەوەن سوپاسی هەموو ئەو خەڵکەش ئەکەین لێرەوە کە هاوکارێکی زۆر جدین بۆ مزگەوت بە تایبەتی مزگەوتی ئێمە لە ڕووی مادی لە ڕووی معنەوی لە ڕووی خواردنەوە لە ڕووی خۆی لە قورئانە خوا فەرمێ ئینەما یعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر جا ئەو ئیعمار و ئاوەدانکردنەوە لە تەفسیرەکە فەرمێ دوو جۆرە ئیعمار و ئاوەدانکردنەوەیەکیان بە مادیە ئیعمار و ئاوەدانەیەکیان ئەبم نوێژەیەکی سە خەڵکی کردوێتی ئەوەی کە ناتوانێت بە پارە لێرە ئاوەدانەیەکی زۆرە ئەیبینن بە چاوی خۆتانەوە زۆر دڵخۆشین ساڵ بە ساڵ مزگەوتەکان زیاتر خەڵکێکی تێ بەڕاستی دەلالەتە لەسەرەوەی کە ئەم نووری ئیسلامە هەر گەشاوەترێ بێ هەر بەردەوام مامۆستا لە بەشێکی سەر شاشەی پەیام لە ئێستادا و لە ماوەی ڕابردووشدا نوێژی مزگەوتی ئەقسا بووە لە فەڵەستین
چیت هەیە بۆ گەلی فەڵەستین وەکو مامۆستایەک ئێمە تا چەند لەسەرمانە کە دوعای خێریان بۆ بکەین دوعای نەسر و سەرکەوتنیان بڵێن. بەتەکید من ئەمڕۆکە لەگە برایەکە قسە کردوتی ماوەسا من دڵم بۆ خۆش بووە لە مزگەوتدا حتا ئێستا یەک نوێژمان نەکردووە دوعا بۆ غەزە نەکرابێ وتم الحەمدولله ئەوە عنی ئەضعف الئیمانە کە ئێمە توانی بێتمانەوە بگەین یعنی خۆم بەوە نەزانیوە کە ئەگەر نوێژێک بکەین بە تایبەتی لە قونوتەکانە لە وتارەکانیشە حتا لە وتاری جمعەشە نەمانتوانیوە وتارێک بین قسەیەک بکەین ئیلا دوعایەکمان بۆ غەزە نەکرد بێ و داواکارین لە خوای گەورە کە ئینشاڵڵا ڕۆژێک بێت ئێمەمانە بچینە بەیت المەقدس لەوێ نوێژێک بکەین ئەجر و پاداشمان بگا خوای گەورە براکانمان من ئەڵێم ئەوان بە نوێنەرایەتی هەموو مسلمانان لەوێ شەڕەکەن چونکە شەڕەکە شەڕێکی کوفر و ئیمانە پەیوەندی بە وڵاتێکۆ نیە ئەمە پەیوەندی بە مەسلەی کوفر و ئیمانەوە هەیە ئیماندارانی غەزە شەڕ لەگەڵ جوولەکە ئەکەن کە خوا بە خراپترین سیفەت باسییانەکە کە سیفەتێکی زۆ ناشرینیان هەیە لەو خوای گەورە ئەپاڕێمەوە لەم شەوە کە لەم شەوە پیرۆزا کە شەوی 27 مانگی ڕەمەزانی پیرۆزە خوای گەورە نەسرەتیان پێبەخشێ چونکە مانگی ڕەمەزان مانگی نەسرەت بۆ مسلمانان داواکارم لە خوای گەورە دڵی ئێمە خۆش بکە ئەم جەژنەمان بۆ بکات بە دوو جەژن ئەو برایانەمان ببینن بە دەنگی ئەڵڵاهو ئەکبەر و تەکبیر کە ئێمە پێی دڵخۆش بین ئینشاڵڵا پشت بەخوای گەورە لە خزمەتە یان زۆر زۆر سوپاس سود لە ئەم شوێنە وەربگرم منیت بە قوبانم بم زۆر سوپاسی بەخواکەینەوەم چیت هاتین بۆ مدۆدی فەرد بەڵێ قەدر یابی خوای گەورە هەموو سای ئاوەی قەد بێ و هەموو سای بەخۆتی بێ خوای گەورە و خوای گەورە هەتی نەخۆتی هەیە و سپای بێ خوای گەورە یابی خوای گەورەت مامۆستا درێ ئیمەم قەد بێە یابی دەستی تاقی خوای گەورە یابی خوای گەورە هەتەنە هاتم بۆ دلم خۆت بووە یابی هەموو مسلمانان ئاوە خۆت بگەی خوای گەورە یاخوا دەست خۆش بێ خوا جەزا باتەوە ئینشاءڵڵا وەکو ئاماژەم بێ تەواوی چین و توێژەکان سوپاس بەخوا لە مزگەوتەکەدا بەشداری هەیە گەنجان بە دوعاکردن و قورئان خوێندن و نوێژکردن و تەواوی توێژەکانی دیکە کاک حاجیەک دەبینم مەبەستمە ئەگەر دەرفەت هەبێ باسێک لە شەوانی با بڵێ قەدر لە ماوەکانی ڕابردووە ڕاستانی لەگەڵ ئێستا بگێت سلام عەلەیکوم باشکە حاجیان قەیمی لەگەڵ ئێستا زیندووکردنەوەی شەوان جیاوازی هەیە ئێستا ئەیشەکانی خەڵکەکە زۆرترە بەڵێ بەڵێ وڵات زیاترە ئەم دەستوری خواردن وشتە ئەو کاتیشە بوو ئەو کاتیە بوو بەڵام ئەم خواردنە نەبوون ئێستا شتی باشیە شتی باشێ ئەو شتانەی ئیسایان چین کا حاج ئەو شتا ئیسیاوەتانە خەڵگەچێ شکل لەمەیەنێ و خەڵگەچێ ئاوی چاویێنێ و ئەوە بەخوا نەبوو لە حاجەتێکە تۆزی ئاویان هانی یان جێرا بەناو خەڵکە و ئەوە بووانی ئەی جاران چی بوو جاران ئەوچێ زۆر وەزعەکە باش نەبوو بێ جاران ئەوەن وەکو ئیسێ نەبوو ئیسێ خەڵک شوت کۆکە دەوڵەمەنە لە خوا بەزیاد خەڵک شوور هەموو هەیەتی ئەی باسی پەرستشم بۆ ئەو ساشەر بە هەمان شێو خەڵک قورئان و زیکر و نوێژ و ئەوە مەبەستم ئەوەی ئێستا لەوە چێ الحەمدولله خەڵکی خوێنەوارتر و ئەوە شەبێ الحەمدولله بەڵام ئەو عینیشە خەڵکی شەر بوو ئەو عینیشە ئەو خەڵکە یانی بگرە بە نەخۆنەوەریش لەم خەڵکی ئێمە مسلمانتر بوو شەوگاری زستان درێژتر بوو جەنابیش لە زستانە دڵنیام هەر بە ڕۆژوو بوویتوە لە شەوانی قەدیش لە هاوینی شار بە ڕۆژووم لە دیسانی شار بە ڕۆژوو شەوانی ئەو کات درێژترەوەتر درێژتر بوو باڵە قوربان هەرە وەڵا ئەماینۆ لە نۆ ڕۆژ ئەو نۆشەوە ئەمان و لە مزگەوتە دڵخۆشی کە ئەم گەنجانە بینیاوە لە مزگەوتەکان ئەی دڵخۆش نیم ئەرێ وەڵڵاهی ئەڵێ ئاورشێنی دڵمەکە ئەرێ بەخوا هەرێ بەخوا لە خوا بە زیاد بێت ئەم هەموو گەنجە جوانە خوانەی بڕێ خوا زیایان کەی خوایە دەست خۆش بخوا جەزا باتەوە ئینشاڵڵا وەکو نوێژ خوێنێک تا چەند دڵخۆشی بە بەشداریکردن لە شەو پیرۆزێک پێشێکی بەخێراتنی کەناڵە بەڕێزەکە دانەکەم بەقە دنیا پێم خۆشە کە ئەم مزگەوت و ماڵی خۆیان ئاوا بە معادلی قەرەباڵغ بێ پشت بەخوای گەورە دوای ڕەمەزان ئینشاءڵڵا ئەم خەڵک ئاوا ئەمەشوی مزگەوت کا و لە جەماعەتەکان پشت بەخوای گەورە حاضر وجد في رحله فهو جزاؤه كذلك نجزي الظالمين فبدأ بأوعيتهم قبل وعاء أخيه ثم استخرجها من وعاء أخيه
كذلك كدنا ليوسف ما كان ليأخذ أخاه في دين الملك إلا أن يشاء الله نرفع درجات من نشاء نرفع درجات من نشاء وفوق كل ذي علم عليم قالوا إن يسرق فقد سرق أخ له من قبل فأسرها يوسف في نفسه ولم يبدها لهم قال أنتم شر مكانا والله أعلم بما تصفون قالوا يا أيها العزيز إن له أبا شيخا إن له أبا شيخا كبيرا فخذ أحدنا مكانه إنا نراك من المحسنين قال معاذ الله أن نأخذ إلا من وجدنا متاعنا عنده إنا إذا لظالمون الله أكبر سمع الله لمن حمده حمدا كثيرا طيبا مباركا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا باركت ربنا وتعاليت فلك الحمد على ما قضيت نستغفرك اللهم ونتوب إليك اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا بسم الله الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين
فلما استيئسوا منه خلصوا نجيا قال كبيرهم ألم تعلموا أن أباكم قد أخذ عليكم موثقا من الله ومن قبل ما فرطتم في يوسف فلن أبرح الأرض حتى يأذن لي أبي أو يحكم الله لي وهو خير الحاكمين ارجعوا إلى أبيكم فقولوا يا أبانا إن ابنك سرق وما شهدنا إلا بما علمنا وما كنا للغيب حافظين واسأل القرية التي كنا فيها والعير التي أقبلنا فيها وإنا لصادقون قال بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل عسى الله أن يأتيني بهم جميعا إنه هو العليم الحكيم وتولى عنهم وقال يا أسفا على يوسف وابيضت عيناه من الحزن فهو كظيم قالوا تالله تفتأ تذكر يوسف حتى تكون حرضا أو تكون من الهالكين قال إنما أشكو بثي وحزني إلى الله وأعلم من الله ما لا تعلمون الله سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر بسم الله الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين
يا بني يذهبوا فتحسسوا من يوسف وأخيه ولا تيأسوا من روح الله إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون فلما دخلوا عليه قالوا يا أيها العزيز مسنا وأهلنا الضر وجئنا ببضاعة مزجاة